ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد ئازیزان خۆشحاڵین جارێکی کە پێتان شا دەبینەوە لە پێگەکەی خۆتان لە فلیمسازان ئازیزان پێش هەموو شتێ داوای لێبوردنەکەین دوێنێ لەبەر هەندێک کێشەی تەکنیکی لە تەلەفۆنەکەی لای کاک دڵشادی هاوڕێ ئازیزم نەمانتوانی پەیوەندیەک دروستکەین و تا وانەکەتان پێشکەشکەین و ئەم شەویش کە هەر تاخیر بووین تاخیربوونەکەمان دواکەوتین دواکەوتنەکەشمان هەر بە بۆنەی هەمان مەبەستەوە بوو کێشەی تەکنیکی بوو بەڵام خۆشحاڵین وا هەوڵماندا هەردووکمان لە یەک ژوورێکە بەیەکەوە دانیشتوین ئەم شەو ئەمە بۆ یەکەم جارە فلیمسازان هەوڵە دەین لە ئەستۆدیۆیەکە هەردووکمان بەیەکەوە لەگەڵ میوانەکەم یان خاوەنی پێگەکە بەیەکەوە دابنیشین ئازیزان ئەلبەتە مایی خۆشحاڵیە لەم کاتەیە لەم ماوەیە لەم شەوانە بەردەوام ئەوە ئاگامان لێیە سێ چوار زنجیرە دراما بەردەوامن لە پێشکەشکردن و هەر هەمووشیان کوردین اینجا زۆرێکیان نووسەرەکان کوردین دەرهێنەرەکان کوردین و ستافەکەش زۆربەیان کوردین ئەمە مایی خۆشحاڵیە یعنی ئێمە کەواتە بزوتنەوەیەکەیە حرەکەیەکی باش هەیە خەریکە بەرەو باشترەچێت اینجا مادام ئەم بزوتنەوە هوەریە بە تایبەت لە بواری درامایە هەیە کە دراماش ئێمە هەمومان ئەزانین لەگەڵ سینەمایە لەگەڵ فلیمسازیە هەمویان دەستە خوشکی یەکترین کەواتە ئەبێ ئێمەش هەمومان چی بینەر ئەوانەی کە دائنیشن بە دیار دراماکانەوە و هەر فلیمسازانیش هەر هەمومان بە سنگێکی فراوان ئەبێ هاوکاری دەرهێنەر و نووسەر بین بۆ ئەوەی ئەم ڕەوتە بەرەو پێشبەرین بەچی بەرەو پێشە برێ ئەلبەتە یەکێ لە کێشەکانی ئێمە ئەوەیە گەنگەشە ناکەین لەگەڵ دەرهێنەرە لەگەڵ نووسەرە ڕێژەی یان با بڵێن ئاستی گەنگەشەمان زۆر زۆر کەمە بە تایبەت پێش دەستپێکردنی بەرهەم ئەوە هەر پێم وایە هەر سفرە ئێستا و پرسیارە ماراستەی هاوڕێ ئازیزم کاک دڵشاد دەکەم کاک دڵشاد جان یاخوا بەخێر بێی باندی ئەمان چاوەکەمی ئازیزان ئەگەر دەنگی کەس بوو ئاگادارم کەنەوە بۆی لای خۆمان چاکی بکەین بەس من پێم وایە دەنگی باشە کاک دڵشاد جان ویستم لەو پرسیارەوە دەست پێ بکەم پێش بەرهەم پێشەوەی دەست بە بەرهەم کرێ لەو کاتێک کە سیناریۆ ئەنووسیت بەڕێستان چونکە خۆتان هەر سیناریۆ نووسەکە بوونە ئا لەو کاتەیە لەگەڵ کەسا گەنگەشەی ئەم ئیشت کردووە بەڵێ ئێمە لەگەڵ زۆر کەسا مناقشەمان کردو گفتوگۆمان کردو لەسەر سیناریۆکە لەسەر چۆنێتی چیرۆکەکە زۆرجا لە بواری یاسایی پرسوڕامان بە خەڵکی یاسایی کردووە بۆی ئەو بابەتانێک کە پەیوەندن بە یاسا و بە دادگا و بە پارێزەرەوە ڕاوێژلەوان وەرگین و خۆشمان لە ڕاستە کاتە سیناریۆکە من نووسیم لەگەڵ یاریدەدرانی دەرهێنە لەگەڵ بەرهەمهێن پێکەوە جارێکی کە هەم مناقشەمان کردوێتەوە دیمەن بە دیمەن دیالۆگ بە دیالۆگ هەتا وامان لێ کردووە کە ئەوە بێکە کەوتۆتە بەرچاوی بینەر ینی بە پرۆسەیە کاتێ پەڕیوە ئێمە ئەو گفتوگویانمان هەموو کردو تەنانەت گفتوگۆم لەگەڵ هاوڕێی نووسری خۆم کردووە لەگەڵ ڕەخنەگر کردووە پێش ئەوە سیناریۆکەم بۆ ناردۆ من یەکێکم لەو کەسانەی سیناریۆ ناشارمەوە بە بەردەوام سیناریۆ هەمەدەم بە ئەکتەر بەگشتی و ڕێی ئەکتەری شوەرەگرم و هەم ئەیدەم بەو کەسانەی کە لە بواری ئەدەبا یا لە بواری سیناریۆ شارەزایی یەکیان هەیە بۆی سوودیان لە بینیا و ڕەخنەگرانەی کە چاودێر و متابعەیەکی زۆری بەرهەمانوێرەکانیان هەیە بەڕاستی من هەموو ئەوانە پێم داون و سرنجیانم وەرگرتووە و سوودم لە سەررجەکانیان وەرگرتووە بۆی سیناریۆکە بۆ شێوە دەرچێکە ئێستا ئێوە لەسەر شەشە بینیتە بەڵێ اینجا من پرسیارەکەم لێرەوە ئەوەیە ئایا ئاوها بووە دابنیشن گەنگەشەیە بەیەکەوە بکەن بۆی ئیشەکە جوان بێت بۆی پوختتر بێت بۆی باشتر بێت ئاگادارت بکەنەوە بەڵە بەڵێ ئێمە نزیک مانگێ زیاتر پێکەوە لەگەڵ هەم یاریدەرانی دەرهێنەر هەم بەرهەمهێنەر هەم هاوڕێی تریشکە لە دەرەوەی ئەمە بووە دانیشتوین بۆ نزیکەی ئەتوانم بڵێم ماگونی و زیاتر ئێمە گفتوگۆی هەموو دیمەن و دیالۆگ و هەموو شتانەی پێکەوە کردومانە و پێکەوە پاکمان کردوێتەوە
بۆ ئەوەی کە بۆ وێنەگرتن هەم ئامادەی بۆ وێنەگرتن هەم بۆ ئەوەی چیرۆکەکەمان باش بگا باش گەرنەوە بڵێ بە درێژایی ئەتوانم بڵێ ماگونی و زیاتر ئێمە پێکەوە لەگەڵ هاوکاران گفتوگوی دیمەن بە دیمەنی درامەکەمان کردو. بەڵێ مامۆستا دڵشاد گیان ئەو کاتێک کە دەستان بە وێنە ڤیدیۆگرتن کرد لەو کاتەیە بەیەکەوە هیچ ئاڵوگۆڕێکی بیر و فکرە و گۆڕینی دیمەن و لە پێک هاتەیە هیچ ئیشێکتان کرد لەو بابەتە؟ لە ڕاستی کەم هاتە ئامادەکاریەکەمان تقریبا ناتوانم بڵێم پێش وێنەگرتن ئێمە ئامادەکاری بۆ وێنەگرتن لەگەڵ کۆی ستافە خەریکی ئامادەکاری بین ئەتوانم مانگ ئەتوان بڵێن تا 2 مانگ ئێمە ئامادەکاریمان کردووە ئیتر هەموو هێدەکان ئەوانەی بەڕێوەبەری هونەریە بەڕێوەبەری وێنەگرتنە یاریدەرەی دەرهێنەرە بەڕێوەبەری بەرهەمە بۆ ئەوی بزانین توانای بەڕێوەبەری بەرهەم بۆ پێگەیاندنی شەکەت چیە بۆ هەم دیکۆرە کە لۆکیشنەکانە ئامادەکەین هەموو ئەمانەمان ئامادە کردو ئەنجا چونتە سەرکار کردو کەمترین حاڵەتی گۆڕانکاری ڕوویەوە یاری مەگەر کە شتێک کە توانایی جێبەجێکردنمان نەبوو بێ یان لە کاتی ئیشکرد ناگەشتنەوە قەنەعەتەی بەشێک لەم دیمەنە یا شتێک لەم دیمەنە کە یا جێبەجێکردنەکەی باش نایە بەدەستەوە یان جێبەجێکردنەکەی ڕەنگە گرنگێکی وای نەبێ بۆ هێزی دراماکە ئەو زۆر کەم و زۆر دەگمان یانێتوان بڵم هەمووی کۆکەیتەوە یەک دیمەن دوو دیمە زیاتریان هەموو شەکان وەک ئەوەی پلانی بۆ دانرابوو و تەنانەت کاتەکەشێکە بەڕێوەبەری بەرهەم پلانی کاتەکەی دانابوو کە مانگێ تا مانگێک و چەند ڕۆژێک وێنەگرتن بێگومان ڕێک ئەو پلانی دانەبوو بۆ پلانە وێنەگرتن تەواو. بەڵێ مامۆستا دڵشاد ئەوەی کە من لەم ئیشەیە بینیم یەکێ لە جوانیەکان ئەوە بوو با بڵین ستراکچەر پێکهاتەی ئەم ئیشە لە لای من زۆر بە تێری بینیم. ئەلبەتە ئازیزان پێکاتە یەکێکە لەو چەمکانەی کە تۆ ڕووداوێک دائەنیت یان ئەو چیرۆکەی کە ئەڕوا لەگەڵ ئەو چیرۆکێ کۆمەڵێت چیرۆکی کە هەیە لە تەنیشتەوە لە قوپۆپی لێبێتەوە وەکودار و ئەوانش ئەبێت تێرکرێن بەڵام لە هەمان کاتە لە خزمەتی ئیشەکە یابن. بۆ نمونە با ئێمە بینە سەر ئەوەی کە پرسیارێکیان کرد لە ناو دراماکە خۆیە کە ئەڵێن بۆ ئارێز لە شوقەیە ئەژێ پارێزەر ئارێز لە شوقەیە ئەژێ لەو عیمارانە ئەژێ و لە کاتێکە ئەو باڵەخانەیە با بڵێنەوە عیمارەیە لەو باڵەخانانەیە کە زۆر ئاسنزم بووە. ئیجابە ئێمە لێرەوە پرسیارەکە ئاراستەی مامۆستا دڵشادکەینەوە کاک دڵشاد گیان بۆ وا لێ کرده بوو ئەو لەوێ بژێت. لە ڕاستی ئەوە چنینە ئەوە بیناکردنی ئەکتەرمە بەپێ ئەزمموی خۆم لە سیناریۆ یان ئەتوانم بڵم لە دەرەمای گەرمانی کوردستان و غوربەت و یان ئەتوانم بڵم ئەمە سێم سیناریۆی درامامە جگە لەوەش لە ساڵی سەرەتای نەوەدەکەونە من دەقیشان هەموو ئەمان هاوکاربن بۆ ئەوەی کە من لە چنینی ئەکتەرە لە چنینی ڕووداوە لە بیناکردنی ڕوودا و ئەکتەرە جۆرێک بتوانم تا ڕادەیەک سەرکەوتوو بمتیایە. ئێمە ئەگەر هۆکاری ئەوەی ئێمە قەزەکەمان لەسەر ئەم شوقەیە من ئەبێ هۆکارێک دۆزم و ئەم ئارێز بێتە ناو شوقانە بشی هۆکارەکەی ڕەبط کراوەتەوە بەوەی کە ژنەکەی تووشی کێشەی پێکوشتن بووە و لە پێناوی پاراستنی خێزان و مناڵەکەی هەرچی خان و شتێ فرۆشتوێتی یاوێتی بە سڵح بۆ ژنەکەی و ئەمە بیانوە ینی مبەرڕێکمان هەیە بیانوەکمان هەیە کە ئارێز لێ لەم شوقانە بژۆ شقەشی دایکێتی و دایکشی کۆچی دوایی کردووە کەواتە هەر بۆ ئەم ماوەتەوە و لەبەر ئەوەشی کە ئێمە وابی نامان کردووە کە ئارێز پارێزەرێکی بە مەبدە بەڵام پارێزەرێکی لەم کۆمەڵگای ئێمە ئیشی زۆر نییە لەبەر ئەوەی لە کێسی ژنەکەی دۆڕانوێتی ئەمە بۆتە هۆکاری ئەوەی کە ئەم پارێزەرە ناوبانکی باش دەرنەکە بۆ پارێز بۆ خەڵک کێسی بۆ بێنێ بۆی لە نووسنگەکەی کاتێ لەگەڵ پشکەی قسەکەڵە مەلەفی تازەمان بواتەوە داوای تازەمان بواتەوە ئەڵێ نەخێر شتە کۆنەکانیی تازەمان بۆ ناتوە وەژنەکەی پێڵێ تۆ پارێزەرێکی فاشل بووی دەگینا منەوە ساڵ حکم نادرا یعنی خۆی هەز بە زەمبی شەکاکە نەیتوانێت بەو شێوەیە پارێزگاری لە ژنەکەی بگا ئەو چە ساڵ حکم نەدرێ جا ئەمانە هەموو هۆکارن بۆی بێتە ناو شوقە بێتە ناو چیرۆکە ڕئیسەکە کە چیرۆکە ڕئیسەکە بینی شوقەکە و سەرمایەدارەکانە ئەبێ ئەمەمان بینا کردو بۆی بێنە سەر ڕووداوە ڕئیسەکە ئەتوان بڵێن بڕێت پشتی گرێ بڵێن چیرۆکەکە کە ململانی نێوان شوقەکان و ئەوان کۆمپانیاک. بەڵێ ئەوەی کە من بینیم ینی وایە ئارێز بە پارێزەرێکی ڕشت
و زۆر مرۆڤ دۆستانە دابنیت. ئەگەر مرۆڤ دۆستانە نەبووایە نەیەتوانی لەناو ئەو فەوزایە لەناو ئەو گەندەڵی کە لەوێ پارێزەری بەرامبەر کە چۆن خەریکی درۆکردن و خەریکی فڕوفێڵە و چۆن پەنابا بۆ تاکتیکەکانی بۆ ئەوەی کەیسەکە بباتەوە. ئەو تاکتیکانە ئەلبەتە تاکتیکێکی نامرۆڤانەیە و دژ بە ئینسانیەتە. اینجا بۆیە ئارێز لە کەیسی ژنەکەی ئەدۆڕێ و لە مەشە ئەدۆڕێت لە مەشە ئەدۆڕێ بۆ چونکە ئەم پەناباتە بەر شتە دەستوری و ڕێسایەکان بەڵام پانا ناباتە بەر شتە لابەلایەکان. اینجا ئەویان یەکێکە لەوەی لە جوانکاریەکانی ناو ئیشەکە دەستخۆشی لێکم. باڵەخانە ئەلبەتە خۆی لە خۆیە هێمایەکی زۆر گەورەیە، هێمای زۆر شتی کە ئەگەێنێ، هێمای وڵات ئەگەێنێ، هێمای ماڵ ئەگەێنێ، هێمای ژیان ئەگەێنێ، هێمای بەردەوامی شارستانیەت ئەگەێنێ. لە لای تۆ چۆن بوو مامەسا دڵشاد؟ باڵەخانە تەبعاً ئێستا ئێمە لە سەردەمێکا ژین کە سەردەمێکی مۆدێرنەیە و لەم سەردەما مەسەلەی عقارە بیناسازی لەم ناوچە ئێمە کە لە دوای جەنگەکانەوە جۆرێک لە ئیستیقراری بەخۆیەوە بینیوە لە گەشێکی گەورایە لە ئاستی هەموو عێراق و لە کوردستانیشەوە. ئەمە یەکێکە لەو جۆرە گەشانەی کە هیچ سەردەمی جۆرێکە توانین بڵێن لە سەردەمی مۆدێرنە. باڵەخانە کۆمەڵە دەلالەی هەیە، یعنی لە باڵەخانەی ئێمە دەلالەی نۆستەلژیا یادەوەری تایە. باڵەخانانە باڵەخانەی کۆنن بەشێکن لە یادەوەری ئەم شارەوە، بەشێکن لە بڵێن بینای بەرزی ئەم شارەکە لە ساڵانی هەشتاکان و ئەوانە کراون و ئەمانە وەکو سیمایەکی کۆن لەم شارە ماونەتەوە خەڵک پارێزگاری لێ ئەەکە. یەکەم تیاژی وەک ماڵێک کە ژیانی تیا بەردەوامەکە، دووەم یادەوەری لەگەڵی هەیە، سێهەم من ئێستا نمونێکی بەسیتی بۆ گەڕم هاوڕێکی نووسەرم هەبوو شتێکی بۆ گەڕامەوە لە کاتی باڵەخانە بوون مناقەشی باڵەخانەمانە کرد، وتی من کاتی خۆی هەڵماتیان مەکرد لە گەڕەکێکە هەڵماتەکان شاردبووەوە بۆی نەی بەمە ماڵێ بۆی ڕۆژانە بین هەڵماتێنیانی هەڵماتێنی کردکەین. ڕۆژێکیان ڕۆشتم سێرەکەم شۆفڵ خەریکە ئەو منتیقە تەختەکە بۆی بیکە بە عیمارەی گەورە و ئەمانە، وتی هەرچی گەڕام هاوارمە کرد هەڵماتەکانم کوا جۆرێک لەگەڵ یادەوەری ئەمانە هیوادارن ئێمە توانی بێتیان ئەم پەیامانە گەشت بێت، بەڵام ئێمە هەوڵمان داوە وێنەکە ئاوا بکە. جوانە تەبەن من زیاتر پێم خۆش بووە گەر باڵەخانەکە لەوە کۆنتریش وایە لە ڕاستیە بەڵێ، بەڵام ئێمە خۆتەزانی مەسلەی خەرجی و مەسلەی لۆکیشن و مەسلەی کۆمەڵە جۆرە ئێمە 34 شوێن لۆکیشنە هەڵبژارد لە ڕاستیە ئێمە مەسەلەن باڵەخانە کۆنەکانی بڵێن کارزەوشمان هەڵبژارد بووە، باڵەخانەمان هەڵبژارد بوو، یاری دووسێر لە گفتو بوا بووین، بەڵام ئەوەی باشتر هات بەدەستمانەوە کە هەم کێشەی دەوروبەر و دەرەومان بۆ دروست نەبێ، هەم بتوانین کارەکەمان تاخیر نەبێ، ئەم باڵەخانەمان هەڵبژارد. چەند باڵەخانەکە خۆی مەسلێکی ڕەمزیشە، یعنی ئەکرێن باڵەخانانە بڵێن لە باڵەخانەکان تر وەکێک بچن. ئەم باڵەخانە ئێمە هەڵبژار ئەو باڵەخانان کاتی خۆی بۆ مامۆستایان دروست کرابوو، یعنی نازانم پێم وابوو مامۆستایانی زانکۆ و ئەوانە دروست کرابوو، تا ئێستا خەڵکی تریتیاژ یعنی خەڵک لەوێ نەماوە و خەڵکی تریتیاژی و ناوەڕاستی شاری شوێنەکەی مەوقعەکە زۆر استراتیجی و بەشێک بۆەوەی خزمەتی چیرۆکەکەمان بکات. ئەسمە سەرمایه‌دارە بۆ هاتن باڵەخانە نایەنە چونکە لە دەرەوەی شار نێن، ناو سەرتەری شار هەیە و ئەمە هۆکارێکە بۆی کە بە بەردەوام ئێوە شوێنیان باڵەخانە بکاتە شوێنێک چکە ئەزانێ قازانجی زۆر گەورە لە پشتی بێت. بە دڵنیایەوە جێگەکەی ئێمە تەبەن یەکێ لە کێشە گەورەکان ئەوە بوو کە زۆر جێگە تێکدرا، زۆر جێگەی دێرین لە کوردستان لە زۆر لە شارەکان تێکدرا، هەری نەکرد لە سلێمانی، لە کەرکووک، لە هەولێر، لەو جیانەوە ئەو جیانە جێگەی دێرین بوون. اینجا ئەم پرۆژەی بەڕێستان ئەم زنجیرە درامایە بەڕای من بە بۆچوونی من یەکێکە لەو هەڵمەتانی کە نێڵین باڵێن چۆن لە ئیشەکەی هەڵمەتێک کرا بۆی باڵەخانەکە تێک نەدرێ یاخۆ قەرەبوو بکرێتەوە یاخۆ شتێک بە شێوەیەک چارەسەرکرێ. لە هەمان کاتشە کۆمەڵە جێگەمان هەیە، جێگەی شوێنەوارین، یعنی گوناحە تێکچن ئەبێ ئەوانە بپارێزرێن و ڕێگە بگیرێ لە چاوچنۆکەکان کە نێڵن تێک بدرێت. ئەوە یەکێکە لە جوانی ئیشەکە. با هەرجارێ ئەمەیە لە مەسلەی پێکهاتە و ستراکچەر گرێدانی چەمکەکانی تر بوون، تەنانەت گرێدانی ژیانی ئەو کچە
با بزانم ناوەکەیم بۆی ئەوەی ساوان خان خومار گرێدانی ئەو پەیوەندی بە ئارێزەوە ئەوە شتێکی جوان بوو خۆی لە خۆیان بنیاتنانێک بوو و لە هەمان کاتشە ئەوەی خێزانیشی هەر بنیاتنانێکی کە بوو بۆ ئیشەکە و کارکتەرەکانی تریش خوشکەکەی چرۆ با بڵێن کە دیاریخان چرا کە دیاریخان وە خۆشەویستی کچەکەی لەگەڵ ئەو کوڕەیە بێساران ئەمانە هەر هەمووی گرێدراوێ بوون بە ئیشەکەەوە وەکو هەم بینایی درامی و هەمیش وەکو لقوپۆپی ئیشەکە بۆ جوانکردن. بەڵام اینجا ڕێگەم پێ بە با منش کەلێنێک بدۆزمەوە تیپێکی مۆسیقاتیە ناوسیە کەس لێرەوە ئەچمە سەرەوێ هەستن نەکرد ئەو سیانە ئێستا کە ئەیبینیتەوە هەستن نەکرد ئەو مۆسیقایە لەو بینەیە زیادە بوو نابە پێچوانەوە ئەوە یەک نقطە بوو کە من ئامانج بوو لە بۆی خەرچوتە بەکاری بێنم تەمان من یەکەم جار نێ بەکاری بێنم لە دراما تورکی و ئەوروپیەکانیشە بەکار هاتووە یەکەم بۆ گۆرانانەی ئەو فرقە مۆسیقا لێدەن گۆرانی یادەوەرەکانی شار ئەمە جوانە یعنی تۆ بە بەردەوام یعنی چۆن ئێستا بە بێن لەبەر چای خۆت ئەو فرقە مۆسیقی ناو تایتانیک زیادە بوو نە ئاخر ئێستا دێنە سەر بابەتەکە لەبەرەوەی خۆی هێشتا بەشەکانی کەیتاوە بۆ فرقە مۆسیقان چۆن هەر فرقەیەک نێن بڕۆن لەسەر ئەو جادەیە لە بەردەم شقانە گۆرانی یادەوەری ئەمانە ئەو فرقە مۆسیقای هەم هۆکار بۆ بۆی من بتوانم سلایدی پێ بگۆڕم سلایدێکی تەقلیدی نەکەم ینی هەموو شوقەکە پیشاندەم لە دەرەوە و اینجا بچمە ناو شوقان یا بۆی ڕۆژ بەتە شۆ بێتەوە وەزیفێکی تری هەبووە کە سلایدی شەو ڕۆژم پێگۆڕیوە وەزیفێکی تریشیە بۆ کە لۆکەیشنمان پێگۆڕیوە وەزیفێکی ئیقاعیشی هەبووە کە هادیەک با ببینەر لە کاتێکە کە تۆ کێشمەکە یا قسەکردنەکان یا دیالۆگەکان بە قورتی ئەچنە پێشێ یەک مەسافەتەیە بۆی بینەر هادێکێت لە ڕووی قاوە ئێمە لە هەموو دراماکە ئەو فرقە مۆسیقا 11 تا 12 جار بەکار هاتووە ینی جارێ لە حەڵقەکە یەک جار بەکار هاتووە یا لە دوو حەڵقە یەک جار بەکار هاتووە و ئاماژداری خۆمان ینی بەمەبەست لە شوێنێکا دامناوە کە یارمەتی ئەو شتانە دەکەیستا پێشتر بۆ باسکرد یعنی ئەو وەزیفەکەیەتی وەزیفەی کۆتایی یەکەشی کۆتایی درامەکە کە جزەکانی کەیە ئەوم بۆ باس ئەمە لێرەوە چونکە من بۆ چوونم هەیە بەڵێ بەڵێ تۆ لە گۆرانی هەڵبژاردننی گۆرانیەکان لەو شتانەیە تۆ گەڕانەوەی یادەوەریەکانەوە نییە هێناوتە تۆ بۆی ئەوە جوانە ئەوە جوانە بەڵام دایکی مامۆستاحان یادەوەری هەیەتیایە ئەو کەسانی کە لەوێژن هەموو بەشێک یادەوەریان لا ئەو شقانە هەیە و ئەم مۆسیقا یادەوەری نێتەنا بۆ شقانە بۆ هەموو شوێنە دێرینەکانی ئەم شارە بەڵێ بەڵام ئەمەیان ئەبێ ئێمە باسی شتە ئەکادمی زانستیەکە ئاکەین باسی ئەوە ناکەین بەس بە یادەوەری تۆ چۆن با بڵێن ژیانی ئارێزت بەستەوە بە ڕووداوی باڵەخانە هەر هەمووی بەو بیانۆ برتەناو ئەو باڵەخانەیە یعنی ئەو بیانویەکی هەیە بۆچی لەبەرەوەی خانوویان هەبووە خانوەکەی فرۆشتووە بۆ کەیسی ژنەکەی و لە هەمان کەسە دۆڕاوە و پارەکەشی ڕۆشت کەیسەکەش دۆڕا و پارەکەش ڕۆشت و بۆیە ناچار بوو بچێتە ئەو خانۆی ئەو شوقەیە کە هی دایکێتی ئەمیش لەوێ بژێ ئەمە جوانە گرێدانێکی جوانە بەڵام لە مۆسیقاکەیە من ئەو جوانێ نابینم من گرێدانەکە نابینم بۆ نمونە ئەگەر من لەو کاتەیە لەگەڵتا بوومایە لە کاتی سیناریۆکەیە لە کاتی ئیشەکەیە پێمەوتی وەرە بە ئەمانە لەناو ئەو شوقەیە تەلەبەی تیا بوو هی زانکۆی بەشی مافناز بوون وەنیە کچەکەی یعنی کچەکەی یەکێکە لەو ماڵە و تەلەبەی تریشی تیا بوو فێرخوازی تریشی تیا بوو با ئەمانە فێرخوازی پەیمانگای هونەرە جوانەکان من بۆ نمونە ئەمە بە پێشنیان نیە منە مەسەلەن لەوێ بە یەک دوو حیوارێک یا بە یەک دوو نیشاندانێک وات پێشان باە کە ئەگەڕێن هەر جارێ چنە سەربانەکە جارێ چنە ئەم لە بە دوای جەیەکە ئاگەڕێن بۆی پرۆڤ بکەن بەیەکەوە بیکەن ئەمە شەبوو بە شتێکی جوانتر
ئەمە ڕوئیای منە جا من داوای ئەوە لەکەم لە بەشەکانی تردا وەرزەکانی تر ئەگەر ئاوها بێ زیاتر تێرترە بێ کێشەشیان هەبێت وەک گروپ ئەکتەرن وەک تاک ئەکتەر نین تاک بینیان بۆ بکەم و ژیانی تاکیان بۆ دروستکەم پێم وایە مامەسا دڵشاد دەگەر سەیری کامیرەکە بکەی باشترە چونکە ئێستا سەیرەکەم دوو لە ڕووی جەماعەت یعنی لوتمان دەرەکەی ببورن وەزیفەکەی لای من وەزیفەیەکی گروپیە وەزیفەی تاک نییە تا من بینای کارەکتەر تاکەکانی بۆ بکەم لە ڕاستیان من خۆم ئاوان پێ جوان بووە هەم لە ڕووی قاعەوان پێ جوان بووە هەم لە ڕووی ینی ئەکرێمانە هیچ کارکتەرێک من بینیان نەبێ بەس گروپێک بن مۆسیقی سەرجادە لێ بدەن یعنی ئەکرێ گروپێک من هەر چۆن تەفسیرێکیان بۆکەی منطقە بەڵام گرنگەوەی تۆ لە کوی ئیشەکە کاتیەتە بەردەمت ئەم گروپە ئاسوودەیەکت پێ بەخشێ ئەدباتۆ نەوەی یادەوەریەک لەناو اینجا تەحویلی دیمەنەکان لە دەرەوە بۆ ناوە لە ڕۆژەوە بۆ شەو پێتە بەخشێ بتوانێتی ئیقاعێک بۆ درامەکە دروستکە کە شتێکی جیاوازتر بێت لە بڵێن لە ئیشی تر کە ئەمە بەکارهات بێت لە ڕاستیان من ئاوا بەکارهێناوە هیوادارم یعنی وەگەر وەزیفیان ئەبێ لە داهاتوو بەڵام وەزیفەکان بە گروپە بێت یعنی جۆرێک لە گروپە ئیتر ئەمەی من بۆ چوونە ئەمەی من بۆ چوونەوە نەبێ من ئەمەی خۆم فەرزکەم بەسەر بەڕێزدا نا بەس بۆ چوونە ینی من پێم باشە ئەوان با وابن با بڵین کێشەیان هەبێت لە خێزانەکەی کێشەیان هەبێت تووشی شت بن لە مەسلەی جێگەیە لە مەسلەی ئیتر لە باڵەخانەکەی ئەوانش ببن بە بەشێک لەوەی کە بە زەروری ئەزانن باڵەخانەکە نەفرۆشێت یعنی ئەگەر بشفرۆشرێت چونکە ئەمانش پێویستیان بە قەرەبوویەکە بۆ جێگەیەک یان با بڵین ئەگەر باڵەخانەیەکی کە بێ جەیەکی کە بێ بە ئەمانیش جەیەکیان هەبێت بۆ پرۆڤە وەکو کڵاپێک وەکو ئەوەی کە بتوانن ئێوارە کۆنسرتێکی مۆسیقای تیا بکەن یعنی ببنە بەشێک لەوە جا ئازیزان ئێستا ئەمەی کە من ئەیڵێم ئەم قسەی کایڵێم ئەمە نامێت بارگرانی یا دڵگرانی لەلای هیچ کەسێک دروستکات ئەمە لە من لە تەرزی ڕەخنە و شرۆڤەی لە وڵاتانەوە فێری ئەوە بووم ئێمە لە جیاتی ئەوەی هێرشکەینە سەر مامەسا دڵشاد وەکو سیناریۆنووس و وەکو فلیمساز نەخێر ئەبێ لەگەڵ ئەوەی کە ئێمە ئەو خەلەلەی کە ئەیبینینەوە ئەی چارە سەرمان چیە بووی ئەی پێشنیارمان چیە بووی ئەی بۆچی وای بۆ نەکەین ئاسۆیەکی جوانی بۆ ڕوون بخینە بەردەم بۆ ئەوەی لە داهاتووە ئیشێکی جوانتر بکات و ئەو کەلێنانە تێرۆپڕکات مامەسا دڵشاد جان هیوادارم دڵگران نەبی بە قسەکە لە ڕاستی یەک شتێک بڵێم من بینەر هەیە زۆر دەستخۆشی لێ بە تابەت لە بۆ هەرشا ڕێی وایە کە چکە لە بڕشتەکە تازەیە بۆ بەرچای بینەری ئێمە بەکار هاتووە بەگە تامان بەکار هاتووە لە ڕاستیان من سوودم بینیوە یعنی لە درامەکانی تر سوودم بینەوە کە چۆن بەکار هاتووە جۆرێک لە فلیمەکان سوودم بینەوە چۆن بەکار هاتووە ینی ویستم ئەو وەزیفەی بەمێ هیوادارم وەزیفە گەشت بێ و بەشێکی زۆر لە بینەر پێی خۆش بێ ئەوەی کە من بەبستم بۆ پێی گەشت بێت بەڵێ بڵێ اینجا ئەوەی منیش کە ئەیڵێم ئەلبەتە پێشنیارە پێشنیاریش مەرج نییە و من لە ڕووی هینەوە قساکەم لە ڕووی پێکاتەوە ستراکچەرەوە قساکەم چونکە گەلێ جار لە ستراکچەرە لە پێکاتەیە لە ناو ئیشی درامیە ئەگەر کێشەیەک جەیەک جاری وایە شتی زیاد سەرشکێنێ وەکو کوور دەڵێ سەرشکێنێ هەر لە درامایە ئازێتی دراماکەشەدات یان با بڵێن بۆ نمونە جاران ئێمە دراماکانی پێشومان بە سروشت خۆتەزانی ینی بە سروشت کاتیان پڕە کردەوە یان دوور لە ڕووی هەموو لایەک بە درێژدادڕی لە ئیشەکەیە کاتیان پڕە کردەوە جا ئەمە تۆ مۆسیقاتیە ناوە شتێکی جوانە بەڵام من مەبەستەکەمەوەی بۆی جوانتر بێ و زیاترش بە خزمەتی پێکاتەکە بکەم بابێ مەسەر تەوەرێکی کە لە زۆر جێگە تاریکی مەبەستی خۆی نەگەیان تاریکی هەبوو لە ناو ئیشەکەی خۆت هەستت بەوە کردو بوو لە ڕاستی ئەمە لە مونتاژە هەستمان پێ کرد بەڕاستی فلیمەکەی ئێمە لە ڕنگ و لە پرۆسی پەخشە بەر کۆمەڵە پرۆساتیا کردی کە لە هەنە شوێن ئەشکالاتی بۆ دروست کردی لە هەنە شوێنش خۆمان پێی ئەزانی بەڵێ ئەبوایە مەسەلەن ئەبووە ئێمە مەبەستمان بووە شتێک بگە ئەوە نەگەشت یعنی ئەوەی مەبەستمان بۆ مەسەلەن کە هەورە تریشقەیەکە مەبەستمە نە هەورە تریشقەکە جوان مەسەلەن بنمونە ئەگینە لە خۆی گشتی ئەمە بەڕاستی لە بەرەوەی درام ئێمە کات دەستمان کرد بە ئیشەکە ئێمە لە مونتاژەکە سیرمان کرد
پیاچوونەوە خۆمونتاژ کردومان لەگەڵ مۆنتێرا بووم و دوای پیاچوونەوە هەمومان و سێرمان کردەوە هەموو لە ڕاستی لەو کاتێمە هەستمان پێ نەکرد و تا نەچوە پەخش بەڕاستی هۆکارەکەشی دیارە کاتێ تۆ فیلمێک یا درامایەک ئامادە ئەەکەی بە جۆرێک لە جۆرەکان وەک سینەما ئامادەیەکەی بەڵام کاتێک چێتە سەر شاش و پەخش ئەو شاشەش هێزەکەی دیارە یعنی چەند کوالیتی کوالیتە ڕۆڵە بینە لەسەر بڵێن ڕۆڵە بینێ لەسەر کوالیتی ئیشەکە یا مەسڵ تا بۆ تاریکدانانی ئیشەکە یا ڕەنگە بە تۆزێک ڕەنگەکەمان کاتەکەمان کەم بوو بێ بۆ ڕەنگ لەگەڵ یعنی هەرچەند هەڵی ڕێنکی جواندراوە شدراوە بێگومان ڕەنگە لە بەش ئەشکالە ڕەنگە ئەشکانی ئەشکالەتیش لەخۆمە لە کاتی جێبەجێکردنا ئێستا بینین لە کاتی جێبەجێکردنا مەسەڵەن یا لە کاتی مونتاژە هەستمان پێ نەکردێ ئێستا لای هەنێک کەس واکەوتن لە هەنە شوێنیش وان نییە هەنێک کەس پێیوە بەکارهێنانی ئەو ڕووناکی و ئەو تاریکە و شتانێکم بەکارمێناوە هەیەن کەس پێوە شتێکی جوانە و شتێکە بە درامەکانی دنیا هەیە ئێستا و بەڵام ئەوەی ئێمە هۆکارەکەی ئەوە بوو کە ئێمە لە پەخشێکەوە ئەیخێنە ناو پەخشی تەلەڤیزیۆنی بێگومان کوالیتەکەی جیاوازە بێت بەڵێ ئەلبەتە ئەوە هەرە بێت ئەوە هەرە بێ و کێشانە بێ لە زۆر لە فیلمەکان بووە لە فیلمە جیهانیەکانی شاتوشیەوە بن بەڵام فیلمە جیهانیەکانی ئێستا ناوانەی پێشوو کە بە 35 ملی مەکرانەیان نەتوانی جارێکیکە وێنەی بگرنەوە ڤیددیوی بگرنەوە یعنی لە فیلمی مێژووی ترۆیە تیارە لە ئاسمانایە یعنی ئەوانە ئەبێ بەڵام ئیتر تا چەند ئەتوانرێ بشارێتەوە یاخو ئەبێت چاوپۆشی لێ بکرێت یعنی ئەوانە هەیە ئەو کێشانە ئەبێ بەڵام ئەوەی کە من مەبەستەکەم بوو بە تایبەت لەو جێی کە بێساران با بڵێن میران بووە نییە لەگەڵ دایکە خەرمان لەو دیمەنەی کە بەیەکەوە ئەگرین ئەوە دیمەنێکی زۆر جوان بوو چونکە هەردووکیان نواندنێکی زۆر جوانەکەن و من بە کۆی گشتی ئەگەر باسی نواندن کەم تۆزێکی کە باسیەکەم بە کۆی گشتی نواندەکانم هەموو پێ جوان بوو بەڵام هی میران بە تایبەت یعنی بێساران بە تایبەت بێساران کارکتەرێکی بۆ ئەو بە جیاواز ئەو کارکتەری گەیانە بوویتە نازانمەوە لە ژیانی ڕۆژانی خۆشیێروایە یاننا ئەوەم پێ جوان بوو اینجا ئەو دیمەنەی لەگەڵ دایکیا کە ئەگرین دوایەوەی کە تووشی ئەو کێشەی مەسەلی خۆشەویستیا بن ئەوە زۆر جوان بوو اینجا ئەوە لەوێ تاریکی عزیەتیدا بوو یعنی من ئەگەڕام بە دوای دەموچاویان ببینە ڕوخساریان ببینم ئەتوانم بڵێم بینەر لی بێبەش بوو لە جوانی نواندنیان بێبەش بوو ینی بۆم باس کردی ئێمە یعنی بۆ پرۆسەکە تێپەڕی دراماکە و تا چۆ سەر شاشە و لە ڕێکمەمانە ئیدی ئەو درا ئەو چەمە تەمان ئەو دیمەنەیەکێک لەو دیمەنانەیە بە یەک تێکاتوە بە یەک جارگیرە یعنی ئەو دیمەنە یەک جارگیراوە لە ئەوە تا ئەخر نەکراوە ئەو دۆکتەرە کردویان ئەو دۆکتەرە دۆکتەر زۆر بە سەلیقە بوون و زۆر جوان و دیمەنیان بە یەک جارهێنا کە بە یەک جارهێنات بەڕاستی بەلامان و زۆر جوان بۆ لە کاتی مونتاجی زۆر جوان بوو بەلامانەوە هەستمان بەوە نەکرد ئەو تاریکیە بڵێن ڕۆڵی هەیە بۆ عەزیزانی بینەر یعنی ئەوە ئێستا کێ ئێزانیە وایە اینجا ئەوە تا من تاریکی لە هەنێک کاتە زەرورە پێویستە بۆ گوزارشت بەڵام لە هەنێک کاتە کارە کاتە سەر تۆراندنی بینەر لە ئیشەکە ئەوە زۆر خراپە و بە تایبەت لە تەلەڤزۆن چونکە بۆ سینەما نییە تۆ چرای دەوروبەرم و بکوژێتەوە و بە سەرنج لەسەری بەرچی چۆنێ بێ شتێ ببینی بەس لە تەلەڤزۆنە تۆ چرا داگرسا و کەسەکان کە دانیشتون هەمویان دانیشتون و چای و پاقلەوە و ڕەمەزانە و ئیتر قسە ئەکەن و گوڵە بە ڕژا قرتێن و میوان دێومانە تۆ ئەبێ هەوڵ دەیت جوانی ئیشەکە وابێت سەرنجی بینەرەکە ڕاکێشینەیەڵی پاقلەوەکەی دەستی تەواوکە ینی چایەکەی دەستی تەواوکە اینجا ئەوە بێتە هۆکاری تۆراندنی بینە بەڵام من لەسەر تاریکیەکە بۆ چوونێکی کەشمە بوو وتم ئەگەر خەڵکی ناو عیمارەکە باڵەخانەکە کارەبای ناو باڵەخانەکە گزارش بوونە ژیانی ناو باڵەخانەکە بەس ئەو تاریشیە بواە قەیناکە بەڵام بۆ دیمەنەکانی ترنا بۆ نمونە هەنێ دیمەنت هەبوو کە پەنجەرە لە پشتەوە بوو ئەبێ زۆر ئاگیان ئەوە ڕووناکی برادرانی ڕووناکی ئەگرێتەوە کە پەنجەرە لە پشتەوە بوو ئەبواە ڕووناکیکەی زۆر بەهێزدا بنێن بۆی دەموچاوی ئەکتەرەکان ڕووناکتر بێت هەرچەنێ وەکو لە تەلەڤزۆن سەیرم کە ڕووناک بوو بەڵام لە کۆمپیوتەرەکەم لێرە کە
سیرکوالیتەکە دابەزێ بڵێ هەتا لە یوتیوبش ئێستا خەڵکێکی سیرەکە مەسەڵەن یوتیوب 600 داوە کەچی تۆ یوتیوبەکەت بگۆڕە بۆ 1.8 فەرقەکە يعني هلا بينين شفا بله اینجا من ما بس زور كس بيدار مثلا هنا بينر هي رجع يوتيوب بينيتي سيركا يوتيوب كي بلين توانا يونا كي جودة كي حصو بيسا يعني ناتشي بيقول ربي كابه 1008 شو يكسب كواليتي كفرقة بله يعني أنا بلا يما بكرد كي أوي خمان لراسل بينوي حسمان بهنش كردو بلا خمان زين حسمان كنت بيوادني اللي دهاتو أو أجر خلال كيف تشوف شو بتنشأ لهنا شو هنيش براسي أنا باش يستمع لهنا شو يستمع وظيفي روناكي وظيفي روناكنا ونبي وظيفي روناكي سروشتي به و بلين تعبير للجورك للزمن كمثلا لو شو لهنا شو خلق خلقي بلان دانانا لنا أجواء كي تاريخي منو أنا يعني وظيفك بيما بهم هم بربري وين أجرتن هم يريدري در هنا رو أواني كان بلين لكن أنا كتب يشتغل بجورك موديا مكاركي كأو مدة موديا كي السينمائي بيقول لهن أو مدة يعني بيبقى بجورك لمودي تايبت للدراما كمل أميتر بيقوم على برشكتر نشتاوي له بله أو هيج بله من ما بستكم موجود بونمنا أو قلية لبرادراني روناكي ك شتێک هەیە مثلەن من وەکو ڕخنەگرێک وەکو شیکارێک کاتێک کە دائنیشم بە دیار درامایەکە و سەیری ڕووناکیەکەم ئەو کاتێک کامێ حساب بۆ ڕووناکی بکەم لە کۆمپیوتەرەکەمەوە ڕووناکیەکە تاریکەکەم بزانم لە کاتی تاریکیە چەند لایتینگ ڕووناکی توانیەتی لایەنەکانی تری دەموچاو بپارێزێ ئەوەی کە مەبەستە بۆ ئەوی بگات اینجا ئەلەوێ من ئەگەر هەنێ وێنتان پێشان بم کە گرتوومە بۆ ئەو کاتە وەکو ئەو فلتەری کە خۆم دامناوە سێرەکەمەوە ئەکە بێتە کێشەی ئیشەکە وەک بەتایبەت برادرانی ڕووناکی اینجا مامۆژگاریم یان ئەگەر برادرانی ڕووناکی لێم وەرگرن ئەبێ زۆر ئاگایان لەوە بێت یعنی ئەوە بۆ ئیشێکی کە من ئەوە ناخەمە سەر بڵێ طبعا ئاگاتان لەوە بەڵێ جا من پرسیارێکی کە بالێ بکەم مامۆستا دڵشاد گیان هەموو کاستی ئیشەکە ئەوانی کە لە پشت کامیرەشەوە بوون هەمووی کوردی خۆمان بوون باشوور بوون پێرخوازەکانی دەرچووی سینەما من دەستخۆشیان لێەکەم تیمی کوردی خۆمان بوون لە سلێمانی و هەموو ئاە بوون کە لە سینەما بەشێکی زۆران کە لە سینەما تخرجیان کرد بوو لە کۆلیژی سینەما فێربوو بوون بەشێکیان لە دەرەوە بەپێ ئەزمون فێربوو بوون هەموو توانای خۆماڵی خۆمان بەڵێ اینجا من بۆیە حەزەکەم بۆ چوونەکانی من بۆ بنیاتنانی ئەوانە بە ئاگایان لێبێت بۆی مەسەلە منش خۆشم ئێستا گەری ئیشێ بکەم ئەمێ پشت بۆ کەسانی خۆمان بستم نامێ برادرانی تر بڵم ناڵێم کوردی ڕۆژەڵات نا ئەوانە شەر کوردی خۆمان فەرقی نییە باکوور شەری خۆمانە فەرقی نییە ئەمە هیچ کەسێکمان جیاوازیمان نییە بەس بۆ نمونە ئەگەر فێرخوازێکمان لێرە هەبێ بۆچی پشتی پێ نەبەستین بۆ هەوڵ نەدەین ئێمەش بهێنینە ناو بوارەکەەوە و بۆی ئیش بکات بۆ نمونە لە فۆکس و بڵانس لە زۆر جێە لێڵی هەبوو لە زۆر جێ لێڵی هەبوو اینجا من ئەم داواکاریم بۆ هەر ئەو برادرانەی سینەماتۆگرافیە کە زۆر ئاگایان لێبێت چونکە ئەو لێڵیە کارەکاتە سەر ئیشەکە لە کاتێکە تۆ لێڵی لە فۆکسە بۆ لە هەنێ جێ ئەتوانی بەکاری بێنیت بۆ ئەکتەرێکی دوور بۆ ئەکتەرێکی نزیک لەویان لێڵیەکەی لەمیان ڕوونیەکەی ئەوە ئەتوانی بەکاربێنیت بەڵام بۆچی لە دیمەنە هەیە من هەمووی سکرینشاتم کردووە لای خۆم بەڵام خۆشتان نەتوانن نەرو برادرانە خۆشیان نەتوانن ئەوە ئەبێ نەهێڵن ئەوە دروست بێت وەکو ستراکچەر دیمەنێکتان هەبوو ئەوەی کە شەماڵ و سربەست یا دیمەنی نووسنگەکەی وەستا هەژار یەکی چەند وەک ستراکچەر زیادە چونکە یەک مەبەستە گەێنێت هەردووکیان ئەوە مەبەستم ئەوە بوو لەو دوو دیمەنە ئەوەی باسی وابزان نەنە ئەوەی کە و دایلۆگەکانیان وایە باسی ئەوەکەن خانۆکە بفرۆشن نەفرۆشن
لەو بابەتەیە باڵ شوقەکەی خۆی بفرۆشێ نەفرۆشێ لەوایە ئجا کاچن بۆ لای وەستا هەژار با بڵێن خاوەنی نووسینگەکە و لە پێشەوە شەماڵ و سەربەست کاک شەماڵ مامۆستا شەماڵ لەگەڵ کاک سەربەستە هەمان بابەت هەڵێنەوە ئەزانی بۆ یەکەم جار ناوی دێت بینە نەبینیوە وەساژار کێ بەڵێ من نقطەیەکە ئێمە بیدایەتە لە بینایی درامەکە زۆر بە دقت یعنی لە دیالۆگەکە دامڕشتووە پێڵە هەمی ئیمزای کرد چکە ناکرێ و شوقانە هەر هەمووی 100% هەمووی ڕازی بنکەوەی ئارێزای هەبێ ڕەنگە خەڵکیشی بەرژەوەتی خوازی تیاابێت لەوانە وەستا هەژار ئەڵێ بەس وەستا هەژار ئیمزای نەکردو کەس نازای وەستا بڵێ لە دیمەنی داهاتوو ئێمە بین وەستا هەژار خەریکی کردن و فرۆشتی خان و هاوڵەتی ئاسایی نییە بۆی خەریکی ئەمەیە ینی بیناکەی هۆکاری وەستا هەژار کە بۆ ئەوەی مامەڵە بەم شوقانەوە ئەکاو جگەل ئیمزانێک و مامەڵە بە شوقانشەوە بەس ئێمە نازانین بۆ پێشتەوە وەستا هەژارمان نەبینەوە بۆی لە دیمەی داهاتوو وەستا هەژار ببینین بەبزانین وەستا هەژار کێ تێرەکە وەستا هەژار نووسینگەی هەیە وەستا هەژار خەریکی معاملە کاتێ بین کۆمپانیەکەشیە بۆ لای وەستا هەژاریش بینامان کرد دێتە ناو چیرۆکەکە ئەوش کەسێکە لە ناو شوقەکانە کە لە ژێرە مامەڵە بۆ کۆمپانیەکانەکە یعنی من پێم وایە تقریبا تۆزێ بە دیقەت ئەوماندان ئەوەستان نەبینی اینجا بە هەر لەسەرەوە بووم دوایە چمە سەرێ پرسیاری برادرانەیە بەڵام من لەوەی نووسینگەکە کە ئەوان ئەڵێن بەڵام ئێمە شەی فرۆشین ئەو ئێمە شەی فرۆشینە من زۆرم پێ جوان بوو بەڵام لەوێ هەرەوەنە بەس بوو یعنی هەر بەس بیاون تا ئێمە شەی فرۆشین کە چوونە بۆ لایەوە ئەزانم نەنا مەبەست مۆیە ئەو دیمەنی پێشوونە بۆە ئەو بچوونە بیان وەکو بیناکردن تۆڵۆک و ناساندن بەڵام من ئەوم پێ جوان بوو کەوتیان ئێمای فرۆشین پێم جوان بوو ئیتر لە مەسلەی بڕی پارەکەش کە نەیوتۆ دوایی کاک شەماڵ با بڵێن ئەیلێت ئەو دوایی وتنە ئەوش جوان بوو اینجا مامەسا دڵشادجان دێمە لای برادران بزانم بۆ چوونیان چییە ئاسیاخان خوشکی مامۆستا ئاشتی خۆمان ئاشتی عارفی خۆمان ئەڵێ من وامزانی وەک کاتی کۆرۆنا لە هەندێک شوێن مۆسیقا لێ ئەدرا ئەوە مەبەستی ئەلەوە بووجە ئەو بۆ چوونە جوانە بەڵێ بۆ چوونە جوانە هاوڕێ ئازیزمان خاوەنی ئەم پێگەیە کە ئیش بەردەوامە لە شرۆڤەکار لە شرۆڤەی بەرهەمە فیلمە جیهانیەکان مامۆستا پەیوەند قەرەداغی ئەڵێ کەمترین سێبەر لە دراماکەدا هەبوو هۆکار چییە دراما و فیلمی کوردی کەمترین سێبەر لە خۆگرێت سەرباری سێبەر گرنگترین توخمی سینەما و زنجیرەکان بۆ بە درێژایی یعنی ئەم کێشەیە بۆ بە درێژایی مێژووی درامای کوردی ئەم لە ڕاستی ئەمە لە ئەزمونە لە پێمان نەچێت بە بەردەوام ئینسان ئەزمموی کرد دەبێت بە کۆمەڵێ هەڵاتی و هەموو ئەمانە بێت چاکاتەوە بۆی هەنگاو بڕۆنەکەش ینی توانای ئیشکردنی مەسەن توانای ئیشکردنی ئەم درامانەی ئەم ساڵ کراون ڕەنگە جیازێکی بێ نەک بڵێ جیازی واو ناڵێن هەم لە ڕووی تەکنۆلۆژیاوە پێشکەوتن ڕوویا بێ لەگەڵی بڕۆین هەم لە ڕووی توانای تیمەوە کە هەمانە ئەبێ باشتر بێ بێگومان هەم ئیتر هوەرش کردەی داهێنان بە کردێکی ئەزمموی ئەزانم و بەردەوام ئێمە لە ئەزمونین و دایم هەموو جارم نەڵم لە درمان ناچێت بە بەردەوامە بێ قوتابی بین ئەبێ وەرگین لە هەموو تێبیلۆرەکەەکان استفادەی لە بکەن بۆ ئیشیدا بۆ هەمومان ئەبێ وات لە ئەزمموی شەبەڕاستی ئەزمون وەکو تۆب نییە وەکو زانست نییە بسەلمێنرێ پرۆسەیەکی ئەزمموی درێژخایانە هەڕوە بڵێ ڕووناخان هەر هاوڕێ ئازیزمان و خاوەنیان پێگەی ئەویژەڵێ من وام دانا کارەبا بڕا ئاسایی بوو بەهێزترین مەشهد و نواندن بوو بەڵێ لای جوان بوو با بزانین هەر هاوڕێ ئازیزمان کاک بابان ئەوی شەرخاوە هەمویان هەر خاوەنیان پێگەیەن یعنیان پێگەی بەبوونی ئەوانەوە گەرم و گوڕ بوو منیش هانە دەناڵێ لەشتان ساغ بێ هەر بمێنن کاک سەرکەوت لەوەتەی گەڕایتەوە کوردستان گەنج بوویتەوە یاخواوا بێ چاوەکەمی کاک بابانجان زۆر سوپاس دەکەم کاک محەممەد سەبا هەڵێ نازانم مەبەست لەو ناوبڕی مۆسیقایە چی بوو من هەروتم بنیادی ئیقاعیدا و جۆرێک سێ چوار وەزیفەی هەبوو
ئەو وەسفانەکە پێشتر باسم کردن ئەوە جۆرێکە یعنی بڵند جۆرێکە هەم مۆزیکەکان یادەوەرین هەم ئێمە سلایدی پێگۆڕین هەم دیمەنی پێگۆڕین و لە کۆتایی درامەکە لە بەشەکانی تررا دەرەکەی وەزیفەکانیان زیاتر بێت. بەڵێ کاک عوسمان شارباژێری ئەڵێ دەست و چاوتان خۆش بێ دەست و چاو خۆش بێ کاک دڵشادی عزیز بەڕای من یەکێک لە جوانیەکانی ئەم زنجیرە درەمایە نواندن بووە بە تایبەت نواندە جوانەکانی مامۆستا گۆران و مامۆستا ئالان و خەرمانخان و کاکاراز و هێتت با بێمەوە سەر بۆ چوونەکانی لای خۆم. بەڵێ لێرە لەو دیمەنەی کە دیمەنی ڕۆژنامە نووسەکە ئۆفیسی دەستگاکە لەو لاوەکە خومارخان دانیشت بوو لەم لاشۆ کە نووسەرەکە بوو ڕووناکیەکە هاتە ژوورەوە ئەمە شەر بۆ برادرانی ڕووناکیە لای خومارخان تاریک بوو لێرە مەسلەی بەڵانس تەرازووی ڕووناکی بۆ گەیاندنی دیمەن زۆر زۆر زەرورە ئەوە یەکێ بوو لە کێشەکان بەڵام خومارخان شتێکی هەبوو جوان بوو لەو دیمەنەی ئەوە جوان بۆڵێ لە دوای دیالۆی جاڵێ کە ئەوە چەند بە پرۆشی ئەم پرۆژەیەوەن ئەوە ئەبواە لە دوای ئەوە بپچڕێت ئیتر شت نەوترێت ئەمە بۆ چۆنی من یعنی چونکە مەبەست گەشت ئیتر هەنی وردە حیوار هەیە وردە حیوار ئەوان ئەوەی چێ بۆ لە جوانیەکان ئەوەی چێ بۆ لە جوانیەکان کاتمان نەکوشتەوە بە دیالۆگی چۆری چاکی بەخێر بێتەوە نازام چی ینی کۆمەڵە بەگشتیەکەی شتێکی وامان نەکردووە شتێک هاتەوە بەڵێ اینجا ڕەنگەوەش بەڵێ ئەوە خۆی هەر بەسەرمانە تێپەڕێت هەر بەسەرمانە تێپڕێ بەس من مەبەستم لەوێ ئەوایە بەس بێتی تر لەوە زیاتر نەڕوە لە کافتریاکە کە دانیشت بوون خومار لە کافتریاکە کە دانیشت بوو دیاری و ئالان و مەلانەزم و ئەوە جیان ئەو جێ کە خومار لە کافتریاکە دانیشت بوو وابزانم لەگەڵ کاکارێ زابوو لەوێ ئەمەیان بۆ ئەو برادرێ کە دەنجی تۆمار کردووە لەوێ خومار دەنجی ئیکۆیەکی هەبوو دەنگدانەوەیەکی هەبوو سەدایەکی هەبوو من چونکە خۆم ئیشمە کردووە کە جۆم لە دراماکەش گرت بە هێدفۆنەوە من جۆم گرتووە بۆی ئێستا لەگەڵ کاگنەورۆزی شا قساکەم کاگنەورۆزی مۆسیقا چونکە مۆسیقایەکی جوانی کردبوو تێبینیم لەسەرەوەیەوەی شێ بۆیە جۆم لە دەنگەکانی شەگرت کە جۆم لە دەنگەکانەگرت لەوێ ئیکۆیەکە بوو بەڵام بەگشتی دەنگ جوان تۆمار کرا بۆ ئیتر نازام ئەو ئیکۆیە بۆ لەوێ هەبوو ئەوە لە مستۆدیۆ ئێمەیە هەبێت چونکە ئێمە فەقیرین نیمانە هەر ئەوەیە و بە تایبەت ئێستا کە دوو جیازیشمان بەکارێنەوە کە ڕوو بدادیان ئەگەر دەنگی لایەکمان باش نەبێ ئەوە هی پێشەیەکمانەیە بەس لەوێ بۆ ئیشی کاری دراما نابێ هەبێت لەو دیمەنی کافتریاکەی دیاریخان و کاک ئالان هادی و مەلانەجم بوو کاک شەماڵ بەڵێ لەوێ ڕووناکی وەگرتە گۆشەنیگای گرتەکان زاویەکان یعنی من وامە بینێەوە زۆر زۆر تێری بابەتەکە بوون یعنی لەگەڵ ئیحساسی ئیشەکەیە زۆر زۆر بە تێروپڕی کرابوو ئەوە دەستان خۆش بێ لە دیمەنێکی کەمانەوەی سربەست و شەماڵ کە باسی هاوسەرگیریەکەن لەوێ لەرەی کامیرە هەبوو کامیرە دەست لەرزینێکە ئەوە لەسەر ستان نەبووە جا من ویستم ئەوە بڵێم بۆچی یعنی ئەوە ویستم بڵێم بۆچی ئێستا تۆ بڵێم ئێمە سەریکە کۆمەڵە دیمەنمان هەبوو ناومانەوە دیمەنی ئەکتیڤ دیمەنانێکە ڕووداوی تازە پێڵان یا چیرۆکی تازە پێڵان یا هەستەکەی شتێک ڕوادا یعنی وەکو تەلەفۆنەکانی مامۆستا حامید بڵێن لە ژوورەکەی مامۆستا حامید کە تەلەفۆنێک ڕوادا
ئەمە هۆکارە بۆی وەک بینێت کە تۆ گومان کە مامۆستا حەمیدە بۆم تەلەفۆنانەکە بۆی لە بەشێک لەو دیمەنانە کە ئەم ئەکتیڤێتەی تایە کامێرەی هەندڵمان بەکارێنەوە ینی بەدەست کامێرەمان بەکارن بەسەرت بەکارمانێنەوە لە هەنێ شوێن بڵێن زۆر کام ئەویش یەکتێکمان بەکارێنەوە ئەوش لەبەر تەشویقی چیرۆکەکە نەرچڕێ نانە یەکتێک جوانە یەکتەی جوانە ئێمە فیلمی 1970مانەیە یەک دیمەنمان بڵێن هەر هەمووی بە یەک تێکە بینیت بەڵام وابزانم ئەومی چوار تێک یعنی ئەوە یەکتێک جوانە یەکجار با بڵێن ینی مەشەدەکە چی خواست ئێمە ئەو جۆرەمان بەڵێ نەک ئەوەی خۆمان حەزمان لە چی بێ لەوێنەگرتنا ڕەنگە یانی ئەوشی تێکەوتوە بەڵام زۆر کەم بەڵام ئەوەی کە گفتوگۆمان کردو لەگەڵ بەڕوبەری وێنەگرتن و یاری دەرێدنی و سەرپەرشتیاری هونەری جۆرە لە جۆرەکان پێشتر لیستی دیمەنەکانمان کردووە و ڕێککەوتنیەکمان کردووە نسبیان بۆی ئەم دیمەنانە چۆن بگیرێت جۆری دیمەنەکە چی ئەخوازە بگرین بۆیە ئەوە لە هەنشن ئاوا بەڵێ اینجا من لێرە دوو درامایە بڵێ یەک فیلم نییە کاتوانین هەمی کۆکەینەوە مەسەن بۆ من ئەکرایمە فیلم بکەین هەمی هەندڵ بێ فیلمەکە ساعت 2 ساعت یا مەسەناکرێت بەڵام ئێمە سوودمان لە هەموو جۆرەکانی ئەزمونەکانی پێشوەرگرتەوە بۆ وێنەگرتن و بۆ گرتەوە بۆ زاوی و بۆ ئەمانە سوودمان مامەسا دڵشاد ڕێسایەک هەیە لە بەکارهێنانی کامیرەیە ئەگەر لەسەر ستان بێ ئەگەر لەسەر سکە بێ ئەگەر لەسەر شان بێ ئەو ڕێسایە بەتایبەت ئەو لەرزینە گەلێ جاریان یەکێکە مراقەباکە کامیرا بێتە کارکتەرێکی کە لە پشتە و مراقەباکە مراقەبە زیان زۆرترە ئەجا لێرە من ئەم بۆ ئێوە ئەڵێن ئەوە نیە بەڵام من ئەگەر بێت و سەیریکەنەوە و برادرانی پشت کامیراوە کە لەگەڵ کامیرای ئاخری بوون با سێرکەن من چونکە خۆی بۆ دڵە ڕاوچێ بۆ قەلق زۆر بەکاردێت ئەوە جوانە بۆ کاتانە ئێوە مەبەستانەوە بووە بەڵام لە هەنێ جێگەی ئەچێتە پشت دارێکەوە پشت کابینێتێکەوە پشت شتێکەوە کانتۆرێکەوە شتێکە و دێتیان نەمابێ ئەوە لەوێ هێمای ئەوە ئەدا کە یەکێک کارەکە کامیرا بێ بە کارکتەرێکی کە وەک بڵێ مراقەبەیان نەکات کارکتەرێکی کە لەو ژوورەیە هەیە اینجا بە برادرانی دیۆپی ئاگیان لەوە بێت وابزانم بەڕێوبەری هوەری سروشت کاکە عبەڕەش بۆ نییە اینجا من ئەم پێشنیارم لە ڕووی برادریەوە بۆوانە ئەگەر قەلەقی دڵڕاوچەی کارکتەرەکە یا دیمەنەکە پێشانەدەن بۆی لای وەرگرش دڵە ڕاوچێ دروستکات ئەوە ئەبێ زۆر بە حەزەر بن هیچ شتێک نەکەوێتە بەر کامیرە کەوانیشان بات کە یەکێکی کە لەو ژوورەیە هەیە یعنی کەسێکی کە مراقەباکە من کە سەیرم کرد هەستم بەوە کرد ئەجاوە بەس وەکو پێشنیارێکی خۆمە بۆ ئەوان ئاگام لێ چون 9 دقەیە ئەڵێ ئەڵێم ئیتجاهی ڕووناکیەکان لەسەر ڕوخساری هەریەکەیان جیاواز بوو کاک شەماڵ ئارێز لەگەڵ کاک سەربەست مامۆستا ئەم دوانە کە هەردووچیان بەرەو ڕووی یەک بوون کە ڕووناکی لەم لاوە لیان بدات ئەبێ لە لای ڕاستی ئەمبا و لە لای چەپی ئەمبات بەڵام لەو دیمەنەیە گەر سێرکەن ڕووناکی لای ڕاستی کاک شەماڵ لای چەپی کاک شەماڵە بوو بەس لای کاک سەربەست نەبوو ئەمە لە گۆڕینی کامیرەش جێگەی گرتەی کامیرەشە گۆشە نیگای کامیرەیە زیاتر دەرەکەوت ئەوە یەکێک بوو لەوانە کە برادرانی ڕووناکیە بێ زۆر وشیار بنەوەیە و خاڵێکی کە هەبووم خاڵە لای خۆمە کە زیاد یەکەم ڕنگ لە ناو ئیشەکەیە زۆر کەم بوو ئەوایە ڕووناکی ئیشان لەسەر ڕنگ بکردا پرۆسی ڕەنگردن پرۆسەیەکە چۆن مونتاج ئەرکێکی قورسی ڕەنگردن بەڕاستی لە ڕاستی من هەروەکو پێموتی ئێمە پرۆسی ڕەنگردنەکەمان بە کاکرەکەوت ڕەنگی کردو بەڵام لە بەڕووی کاتی کەم لە بەدەستا بووە لە ڕاستە بەپێ ئەو کاتە ڕەنگراوە ئێمە پرۆسی ڕەنگردنەکەمان زۆر بە خێرایی بۆ چۆ بەخشەوە بۆیە ڕەنگ بێ ئەوە ڕۆتە ناو پرۆسی ڕەنگکاری
ئەگەر لە ڕەنکاری ئێمە هەڵەیە شتێکمان هەبوو بێت ڕەنگە بچێتە ناو پرۆسێ نانا لێتان وەرەگرین خەمە نەبێ جا خۆشەوەی ئێمە هەردووکمان بەرامبەر یەک دانیشتین نەگە شەڕشکەین گەشقە شەڕ ناکەین ئێمە خۆشەویستیە بەخشینەوە با بێمەوە لای پرسیاری برادرانی تر بزانم کاک پەیوە نەڵێ چی هۆکار چییە ڕقیەکە بینین لە دواندنی ئەکتەرەکانمان بە واتای نەبەخشینی هەستێک وەک ئەوەی لە کەتواردا کەسەکان خۆیان بن وەک بینەر پێی بەوە ئەبەیت قسەکان بە شەرم و زۆر لە قوڕک دێتە دەرەوە واتە هەناسە تەنگی من نازم نتوانم بڵێن ڕەنگە هەموو درامەکانی کەشانیان ئێمە پێش ئەوەی دەستکەین هەل لە پرۆسەی ئامادەکردنا ئێمە ڕاهێنەری ئەکتەرمان بۆ کاک محمەد مستەفا ئەو ڕاهێنەری ئەکتەر بوو لە ڕاستی ئەمە هەموو ئەکتەرەکانمان ڕاهێنانیان کردو چ خۆیان کردوێتیان خۆیاندا کارکەرەکان دۆستەوە خۆیان مادوو بکەن لەگەڵی چ لە پرۆسەی ڕاهێنانە لەگەڵ ڕاهێنەری ئەکتەر لەگەڵ بەردەوام بن و تەنانەت زۆرێک لە دیمەنەکان ئەکتەرەکان لە ناو لۆکەشنەکان ڕاهێنان کردو کەشەوەی دەستکەین بکەین یعنی ئێستا ئەنجامی ئەم نواندنەی کە ئەم نواندنەی ئەم درامای ئێمە کە کەوتۆتەوە بەشێکی ئەو پرۆسە قورسەیەکە ئەکتەرەکان بە شوێن ناگەڕاون و مەسافەیەکی زۆر مەجاریان هەبوو بۆی ڕاهێنان بکەن و ئەو ڕاهێنانە ڕۆڵێکی گەورەی هەبوو بۆ ئەوەی ئەو ئەکتینکردنە هەم کاتی ئێمە کەمکەنەوە لە کاتی وێنەگرتن زۆر کاتیان کەم کردینەوە ئەکتەرەکان زۆر بەتوانابوون بەڕاستی زۆر ئامادە بوون ئیتر پێم وایە جێگەی ڕەزامەندی بینەران نواندن لە درامەکە بەڵێ من دێمە سەر مەسەلەی نواندن بەڵام جارێک چون جار ئەمانە خوێنمەوە پێشنیارەکانی خۆشم کاک کاوان عومەری هاوڕێ ئازیزمان ئەوی شەڵێ شاعیرە کە شعرە خوێنێتەوە مۆزیکە بێتە تەواوکەری هۆنراوەکەی بۆیە تەوزیفی مۆزیک لە کارەکەی باڵەخانە داهێنانێکی تازەیە من پێم جوان بوو ئەوە ڕێیەکیکەیە بەڵا خەریکە بەڵێ هیچ کەسێک یعنی جمهور هەمین کۆنیە لەسەر بینی شتێک نە بەدڵنیایەوە بەدڵنیای کۆمەڵ بینەرێ حەزی لە تاوانکاری کۆمەڵ بینەرێ حەزی لە ترسناکە کۆمەڵ بینەرێ حەزی لە ژانری درامە کۆمەڵە شتەیە ئەگا بە هەنێ بینەر ئێستا ئەگەر بڵێن تەستەفی بینەری ئێمە بکەی چ چینێک بینەری ئێمە بووە من ئەتوانم نسبیان نزیکی خەمەوە کە یعنی لە تاکێ بینەری ئێمە بۆ بۆیە زۆر سروشتیە بینەر دابش بێت لەسەر شەکان نا من لەگەڵ بینەرە جیاوازە ئێستا من ئەمڕۆ پێشەوەی بین بۆ وانەیە لەگەڵ برا کەسێکی نزیکی خۆمە دانیشتومی قسەمانە کرد لە کاتی قسەکردنە ئەوتی مامە سەرکەوت حەزر لە چی جۆرە فیلمێکە منەوە حەزم لە باشترین فیلمە ئەوتی عنی چۆن وت من ئەگەر فیلمێک درامایەک هەر لەگەڵ لە چەندەقەی یەکەما کە سەیرم کرد ئەگەر سێرم کرد کوالیتیەکەی تواناکەی ئاستەکەی بابەتەکەی جوان نەبوو من سەیری ناکەم یعنی ئەو مەبەستی ئەو بۆ ئایا حەزم لە فیلمی ئاکشنە چێشمەیە یا حەزم لە فیلمی مێژوویە حەزم لە فیلمی ترسناکە ئەم پرسیارانە هەیە نا من سەیری هەموو یەکەم تر ئەوە نییە من لای من ئەوە بێ بەس چێشتی جوانی لایە چێشتی جوانم پێگەێنێ چونکە ئێمە بە ڕوویایەکەوە سەیرەکەن و کاتێک کە منش باسی ستراکچەر و پێکهاتە ئەەکەم لە ئیشەکەیە بۆیە من ئەو بۆ چوونم هەبوو لەسەر ئەو میوزیکە بە هەر ئاوا شتێکی سادە نەبێت بڕاتیانی ئەو بوو مەبەستەکەم ئەوەی لە خەیاڵی تۆیە دادناوە جیاوازە لەگەڵ ئەوەی لە خەیاڵی ئەوەی من لای من ئەوەیە کە چی شتێک نایڵم من ئەگەر ڕووناکیەک لە لایەکەوەدانە ئەگەر خزمەت بە ئیشەکە نەکە من بۆم هەیە قسە بکەم وانێ بۆم هەیە دەنگەڵ بڕم بڵم کاکە ئەوە خزمەتی نەکرد بەڵام ئەگەر بینەرێکی سادە ئاسایی کە ئیشەکە بینێ وەکو من ئاگای لەوە نییە ئەوە جیاوازە ئەوێن بابێنە لای کاک عوسمانی شانۆ هاوڕێ ئازیزمانەڵێ زۆری دیمەنەکان تاریکی پێوە دیارەکە لە نواندن و ئیماعاتی ئەکتەرەکان بێبەشی کردین ئەگەر جارێک یا دوو جار لە کاتی نوێنەگردنیا لە کاتی مۆنتاج نەئەبوو وا زۆر تێپەڕ بێت وایە هەر زووتر لەلایەن ستافی ڕووناکی چارەسەر بکرایە دەستان خۆش و سەرکەوتوو بن من وامزانی هەر لای خۆم بووە بابێ مۆلای بابەتەکەی خۆمان دروستکردنی کارکتەر یەکێکە لەو چەمکانەی کە لە ئیشی سینەما و بڵێن ئیشی فیلم و ئیشی درامایە
پەیوەستە بە پێکهاتە ستراکچەر و پەیوەستە بە ڕووداوەکە و پەیوەستە بە هەمووی هەستە ناکرد لە هەنێ دیمەن کارکتەری ئارێزی پارێزەر کە پارێزەرە وا بنیاد کراوە لە کارکتەرێکی عشاعری دڵپیسی ڕقەچێت لە کاتێکە پارێزەر ئەبێ نەرم و لێزانی دواندن و ڕێوی بێت لە قسەکردنە لە ڕاستە ئەوە بەڵام بنیەتی کارکتەر لای من کارکتەر تا سەر فریشتە نییە کارکتەرێک ینی بەتەڵی وەهمی دروست ناکەم تا سەر فریشتە بێت ئەم کە پارێزەرە چەندێ مەبات بنوێنێ بەڵام هەنێ خەڵی لاوەزی هەیە بلاوەزەکانی باسکرێت جەمالەتی تیا بۆ لاوەز باسکرد ناکرێم کابرا لا شتێکە پێفێک بێت بەشەرە و من بەڕاستی من خۆم چ لە دەپەشانەکەم چ لە سیناریۆکانم بەردەوام کارکتەرێکم تا کۆتایی ینی تا کۆتایی ئەوە نییە 100% خراپ بێ و بەشی هەر باشی تایە ینی بۆ نمونە تۆ سەرکی کۆپانەکە کاتە بینی لە ئەوڵەوە سەرەکەی خێرەکە یارمەتی خەڵکەدا ئەو ئەمەیتیایە لە عینیکاتە ئەمەشەکە ئارێزی مەحامی لە کاتێکە پارێزەرێکە و دیفاع لە خەڵکەکە بە مەبدە ئەو ئوستوبەشی هەیە ئەو ئوستوبە نەنگی کارکتەرەکەی نەنگەوەی نەمازانی ببینەتی بنیاتی بەسەرمان پێ ینی خۆم بەسمانم کارکتەرە کۆمەڵشتی 100% باش نەبێت کۆمەڵ نسبەت یشتی هەبێ خۆی ئەوە ئاساییە بۆ هەموو کارکتەرێک کە تۆ مەسەرەن ئیجابی و ئەرێنی و نەرێنی بۆ دروستکەیت یعنی ئەبێت ئەوە جوانە بەڵام ئیتر من ئەڵێم یعنی ئەوەی کە وەسفەی کەوتم وەکو عشاعرێکی دڵپیسی دڵڕق یعنی ئەم بینیەوە جارجار ئەوەم بەلاوە هین بوو چونکە بۆ خوێندن ئێستا مەسەلەن مامۆستا دڵشاد جان تۆ پێشوی بچیتە پەیمانگا کارکتەرێکی کەوی من پێشوی بچمە پەیمانگا خەنجەر بۆ کەس لە گیرفانە بوو تا ساڵ یەکەمش لە گیرفانە بوو چونکە بۆ من لە شۆرجەوە هاتووم شۆرجەر لە سلێمانی چوارباخە یعنی لە ناو شەڕەوە هاتووم کارکتەرەکەم وا دروستە بێت بەڵام دوایی پەیمانگا منی گۆڕی دوای پەیمانگا مەسەلەن کە چوومە دەرەوە وڵاتان ئەوێش زیاتر منیان گۆڕێ چونکە بوارەکان کاریگەری لەسەر بنیاتی کارکتەرە بێت بزانم باجارێ لێرە هەنێشتی تر بڕۆین کارکتەری ژنی ئارێز جارجارە هوشیارە و جارجارە زۆر بێشعورە ئەمە شەرە گەڕێتەوە بۆ ئەرێنی و نەرێنیەکەی نزیکی 15 ساڵ سژناوە حتا یەک دیالۆگی ئەڵێ ئەو ڕخۆشەی بە دوایە گەڕێت لە سژن بەجێگەشت ئەم کارکتەر ناو سژنان تێکشکاوە هەن ئەو تێکشکانەی پێوە دیارە ئەو تێکشکانە لە هەموو ڕاڕایی لە قەلەقی جارە دووخۆش جاروایە کە ئیبە جاری وایە ئێمە کۆمەڵە مەشەدان بەوەی هەنە یاسای کورساتەوە لابرا مەسەل جگەرە خواردنیان ئەوانە لابراوەکینە لەوانە زۆر دەرونی ئەم کارکتەرە زیاتر دەکەوت ئەوەشمان هەیەوان نەزانێ شتەکە بە ئاسان چۆتە سەر بەڵام ئەم کارکتەر کارتێکی تێکشکاوە کارکتەرێک لە سژن هاتوو دەرێت تێکشکاوە بەڵێ هەر ئەم کارکتەرە دیمەنێکتانەیە لای ئەرسەلان ئیشی وەرگرت قەشی وەرگرت بەڵام هیچی دیار نەبوو لە پیلانجێڕان لە ئاژاوە جێڕی بەرامبەر بە ئارێزی مێردویان بەرامبەر بە پرۆژەکە سەرچەم بەڵێ ئەو ئەخر ناڵم کارکتەرێکی تێکشکە و تەماقیزە هەنێ مەبادیە دەست پێوە گرێت بەسانێ مەبادیە کێشەی بەسم بۆ منان لەو شتانە و کێشەی نیە کە بڕایکێنێ لە سژنە تازە ئەوە تێکشکاوە هەموو شتە لای و ژیانێکی خۆشتر چەند ساڵ لەناو سجن نبووە هەموو شتێ لە پێناوی ژیانێکی خۆشتر یعنی ئەمە بەڵام لە هەنێشتا لە ڕاستی باوکی کچەکەیەتی باوکی کوڕەکەیەتی خۆ ناکرێ ینی ئەوش بۆ دەرەجە نائینسانەتەکەی ناڕە بە خۆناخ ینی کارکتەری ڕوخۆ جێگەی بەزەیە ئەگەر کوڕەکەی ئارێز لە کاتی دادگاکەیە کە وای بچن بۆ دادگا لێدرا ئەو لێدانە بۆ زیاتر یان بە هێمایەک پێشان نەدرا کە تەکتیکی ئەرسەلان بێت بۆی ئارێز بە گومان بگەن ینی ئێمە ویستمان نازانین هیوادارم گەشتیان نەگەشت بێ ینی ئێمە ویستمەوە پیشانی دێنم کوڕانەکە ئەزانەمە کوڕی ئەوە یا هەست ئەسم دووسێ گومانمادانا بوو یەکە جارە بینە بیدات و هەستێکرد ئەو کچە لەگەڵێتی کچی ئەرسەلانە چی دوای دەرەکە کچی ئەو نییە وایە منشوان مەسکە هەموو قەستی وانوسیبە بەڵێ دووهام بیدات وای پیشانەیە وای پیشانە ئەم دوو کەسەکە بە شوێنم کوڕەوە دیارە پلانێک لە پشتێتی وێ پلانەکە لە هەموو حاڵەتەکە زمانەکە بۆ ئەرسەلانە
بەڵام ئەگەر دقیق بڵێن باش نەگەشت بێ ئیتر ئەوە دیارێ لە کات جێبەجێکردنا خۆی لە ئیشی هوەریە وایە گەلە جار دەرهێنەر یان وێنە کێش یان مۆسیقی کە ئێوێ شتێ بگەێنێ لە لای خۆی زۆر ئیشی بۆ کردووە بەڵام لە کاتی ئیشە دوای سێرەکانە بەڵام ئەو عقلەی کە دروستە بێ بۆ محکەمەکەش ئەو شکل لە وەسیلەکان بۆ کە گرێ دروستکە من ئەوە باش بوو ئەوە باش بوو من پێم باش بوو ئەوە دروستەکەی بۆ باسەری کە ئێمە لە دیمەنا لێدانی ئەم کوڕە سێش دروستەکەن یەکەم میران نهاتەوە چانە لەکوێ ئەمە یەک چۆن مامۆسەکە لە میران ناتەوە لەو چە خەوتی بێ مامۆسەکەت باشە ئارێز ناتەوە بۆ محکەمە بۆ چ لە کوڕەکەی لێدراوە کاتی کچەکەی چێتە بۆ خستخانە سەرەکە میرانە بینێ میران شت کەوتی بەسەرێ بۆیە هاتووە بۆ محکەمە هەمان گرێداوە لە ناو یەکە من ئەو گرێدانانم پێ جوان بوو بەڵام مانێ شتی شەیە جارجار ئەبێ ئەبێ شم شێرێکە بۆ هەڵگرم چاوەکە بەڵێ بەڵێ ئەڵێ پارێزەر ئەگەر بێت و نەچێ بۆ دادگا ئەتوانێت پێشتر دادگا ئاگادار کاتەوە لە ڕووداوی کتوپڕ دادگاش بە ئامادە نمونی لایەک دادگا دوایەخە بە هەر شتێک بێت ئەوە نەبێگەر لایەک ئامادە نەبێ دادگایەک سەر بڕیابە ئەوە نییە ئەوە لە دادگایە نییە ئەزانی ئەم جۆری دادگەمە پرسڕمان دادگەمە دادگایی جنایی نییە صلح يعني فرقمان دادگای بەدا صلح يعني دوو کەسی دژبەیەک لە دەرەوە کێشەیەکیانە ڕێناکەون پەنا بۆ دادگاکەن لە بینیانە صلح و دادگا چی هەیە دادگا شارەزای هەیە خوبەرای هەیە لە ئەم بوارە ئەمە لە ئەپسفێرە بە خوبەرە ئەگەر مەسایلی مادیتیا بوو و ئەو حلێکی وەسط لە ئەدۆزیێتەوە ئەیدا بە دادور بڕێوی کۆتایی لەسەردا لەگەڵ وە لە ڕاستیشا جۆری دروستکردنەکەی تۆزی واقعەتی ئیفتراضی گریمانەیشی کە هونەرە بێت تۆزی واقعی گریمانەیی تیاە شتێکی ئێمە کورد پێیسمان نەکردووە بەڵام خۆی قەزیەکە قسەی سڵحە بەڵێ نەکەس کەسی کوشتۆ بێت داوای لەسەر وکان نەکەسی دی کردووە سڵحەکە لە بینی ئەم دوانە بە ڕێگەی خوبەرە چونکە وابزانام زۆر بەمان نەنا من وەکو بینیمانە زۆر بەمان بینیمانە تەنانەت لە مەسەلەی تەلاقیش لە بین ژن و مێردە دادگا زۆربەی جار بابەتەکان دواخا بۆی کەسەکان خۆیان چارەسەری بکەن ئیتر بۆیە من ئەمە وەکو تێبینیەکەی لە بەڵام مەشایدی کە پیشان دێن چۆن محاولەکە لەگەڵم چۆن لێژنەکان یعنی ئەو شتانە تەفاسیل ویستمان چیرۆکەکە بگەین نە من بە گشتی دەستخۆشیتان لیەکەم بەڵام ئەمانەشم هەیە من هەمە برادرانە یانەوە تا قساکەیت هەمومان لە خۆشەویستی ئیشەکەمانە هەموو ئیشەکە قسەی زۆر لەسەرکرێت یارە بینەرەکان جێگەی ڕێزن و بە متمانە و سریع چاوەڕێنیشی باشتر ببینن بەڵێ ئەڵێ کاک پەیمان قەرەداغی کاک دڵشاد هیوادارم قسەکان بە ڕخنەیەکی دژدار وەرنەگری من وەک ڕخنەگرێکی سینەمایی ئەدوێم کاک سەرکەوت ئاگادارە چونکە گەر بێت و دەرهێنەر و ئەکتەر ڕخنەگرێک نەبێت بەسەریانەوە هەرگیز پێش ناکەون تۆ کە سینەمای وەک هۆلیود یان کۆری یا خۆدیسپانی فەڕەنسی تا دەبینی لە لووتکەی هۆکاری یەکەمی ڕخنەگرەکان بوون هەر لەبەر ئەوە هەر فیلمێک درامایەک بەرهەم دێت لە هەموو دنیا سەرەتا ڕخنەگران دەیبینن دواتر پەخشەکرێت هوەر بەبێ ڕخنە پێش ناکرێت بەڵێ کێشەی ئەوەیە ئێمە حتا هوەری شانۆمان ڕخنەگرمان کەمە جۆری هوەرەکانە لەگەڵ بەڕۆچوونی هوەرە نهاتوە بە بەرداوام من هاوڕێ ئەوەم کە بە بەرداوام ڕخنابێت بۆی ئێمە سەرێکە دوو شتێ جیازیکەینەوە ڕخنە یعنی ئەو گفتوگۆ و هێنانێک کە شیکاریەکە بۆ ئیشێک کە بۆ ئەوەی تۆش تێبگە لە داهاتوو چی بکەیت و شیکاریەکە بۆ بینەر کە لایەنە شاراوەکانی ئەم چیرۆک و ئەم فلیمە لەلایەنە شاراوەکانی بۆشیەکە ینی جۆرێک مامەڵێکی ترە من دایم بڕوان بەوەی و گوێ لە ڕخنەگرتنی زۆرەکە تەنانەت گوێ لە کۆمەنتێک شکرم بەڵێ منش کاک پەیوەنجان لەگەڵ بۆ چوونە جوانەکەی بەڕێستانم بەڵام پێم وایە هەر سلوبەکەی منیش ئەوە نییە ئازاری بەرامبەرەکەم بم بە هیچ شێوەیەکە هەم نەویستووە واش نەبووینە و حەزی شەکەم یعنی پێشم باشە ئێمە هەمومان وابی بەڵێ من هەر خۆم مامۆساد لەشاد لەوەی برادران زۆربیان گویان لێبوو بێت من تا ئێستا چوارشەمان ئێوارانی
ئەمریکا با بڵێم کۆبینەوە کۆمەڵێکین دێن سینناریو ئەخێنەوە یعنی کەس هەبوو هاتووە بۆ ڕێکخراوەی ئێمە لە سەرەتایە هەر نەیزانیوە فیلم بنووسێ سینناریۆ بنووسێ بەڵام ئێستا بۆ بە سینناریۆ نووسێکی باش بۆ لە ئەنجامی ئەوەی کە سینناریۆکانی هێناوە ئاگادارمان کردوەوە گفتوگۆمان کردو پێشنیارمان بۆ کردووە و من هەر لەوێش فێری ئەم پێشنیارە بووم کە مەسەلەن ئێستا بۆ بەڕێستان باس لە کێشەیەکەکەم جەیەکەکەم لە هەمان کاتە من پێشنیارێک شەکەم پێشنیارێکی بنیادنەر یعنی بۆ ئەوەی تۆ زیاتر مێشکت کراوە بێت بۆی جارێکی کە جوانتر بیگەێنیت مڵکی من نییە ئەوە مڵکی ئیشەکەی تۆیە کە من ئەو پێشنیارە شەکەم اینجا ئەمە مای پێشکەوتنی هەمومانەوە مامۆستا پەیوەندجان کاک دڵشاد یەکێکە لە هاوڕێ نزیکەکانم بۆیە من بە ئیسراحەتی خۆش و قساکەم مامۆستا دکتۆر ژیلوان ئەڵێ گفتوگویەکی جوانە بەڵام بۆ پرسیار لە خۆتان ناکەن دوای چەندین ساڵ دراماکانی ئەم ساڵتوانی تەجاوزی دراماکانی حوسێن مستی بکات مامۆستا ژیلوان من پرسیار لە خۆم بکەم یان مەقسەدە مامۆستا دڵشادە من لەمە تێ نەگەشتم وڵای خۆی سروشتیە نەبێ دراما گەشە بکات چکە هوەر گەشەی کردووە تەکنۆلۆژیا گەشەی کردو شۆڕشێکی تەکنۆلۆژیا بەڕێوە ئەمە بە لەگەڵی بڕۆی وەنیە لە سینناریۆ گەشەی کردووە وەنیە ئەمە حاڵەتێکی سروشتی بێوابێت بێوابێگەمانەبیشی باش ئیشمان نەکردو وایە من لە درامای ئادیابین بەڵێ بۆ مناڵم لە درامای ئادیابین لەگەڵ کا حەمەسوار پار بۆ بەشی یەکەمی ئێمە کۆمەڵە سەرنج و بۆ چونمان بۆ کا حەسەن عەلی پێشنیار کرد ئەمساڵ من هەرێکێ بینمەوە کا حەسەن عەلی سوودی لێبینیەوە یعنی من ئەوە جێ خۆشحاڵیە بەڵام ئەمساڵ دام نەناوە گەنگەشەی بکەم چونکە پار یەک دوو جار داوام لە حەسەن کرد نەهات بەشدار بێ وەکو ئێستای کە مامۆستا دڵشاد چونکە مامۆستا دڵشاد کە ئێستا هاتووە تا برادرانش پرسیارەکەن خۆشە ئێمە ئەوە خۆشترە بەڵام کە مامۆستا حەسەن پار نەهات من ئەمساڵ حەزم نەکرد لای خۆمەوە حەزم نەکرد هیچ شتێکی لەسەر بڵێم بەسە بەڵێ بابێمەوە هەر لای مامۆستا پەیوەند ئەڵێم ڕقی لە نواندن بە دیاریکراوی مەبەست لە دراماکەی تۆ نییە مامۆستا دڵشاد بەڵکو لە سەرجەمی سینەما و درامای کوردی کاک سەرکەوت دیمەنێک هەیە کاتێک تووڕە ئەبید لە هەرزەکار بیانیەکە بە ئەنگلیزی لەوێدا تۆ تەواو تەقەموسی کەسایەتیەکەت کردووە ئەو نواندنە کەچی گەنجە ئەمریکیەکە ڕقە و تەواو تەسەنوعەکات ئەلبەتە مامۆستا پەیوەند من ئەزمونێکم هەیە بەس ئەو گەنجە ئەو ڕۆژە کە هاتوو بوو وابزانم یەکەم ئیشی بووی تر من لە هیچی شێکیکە نەمبینیەوە کە تەسەنوعیشەکات ئەلبەتە هی ئەو حاڵەتەتی نەیزانیوە بەڵام وەکو ئەزمونەکەم من ئەوە مەبوو و لێرەش ئیشێکم کردووە لەم ڕۆژانە تەسویرمان کردو ئەمڕۆ تەسویرمانە بووە بەو هیوایم ئەمەیان بە کوردیە دوای 30 ساڵ کە لە کوردستان نواندن کەم و بە کوردی ئیتر بەو هیوایم بەدڵتان بێت بزانین چۆنە بێ ئەو تەسەنوعە من لە جەیەکە بۆ چوونێکم مود لەسەرەوە کێشەیەکمانەیە ئێمە وا ئەزانین لەسەر شانۆ کە تەسەنوعت کرد ئەمە نواندنی شانۆیە نەخێر نواندنی شانۆیی شوانیە نواندنی شانۆیی و نواندنی تەلەڤزۆنی نواندنی سینەمایی هەمووی یەکە بەرجەستەی کارەکتەرەکە چۆن ئەەکەیت بەڵام لەسەر شانۆ تۆ لەبەرەوەی بینەرێکی زۆر هاتووە ئەبێ دەنگت بەرز بێت یعنی ڤۆلیۆمی دەنگ بەرزەکەیت نەک تەسەنوع لە نواندنکەیت ناکرێت نە لە دەموچاو نە لە نواندن ئەوە غەڵەتێکی زۆر گەورەیە و کاتێک کە ئێمە زۆر بەمانەڵێن ئەو ئەم ئەکتەرە نواندنەکەی لە شانۆیی ئەچێت هەر کارکتەرەکەی نەگەیانوە یعنی ئەگەر ئەو کارکتەری بەڵێ بەڵێ ئەو مامۆستایانەی کەوانی نواندن بە ئەکتەرەکانی سینەما ئەڵێن هەمویان لە ناو شانەوە هاتوو و هەموو ئەو بنەمانەی کە بۆ ئەکتی نەخوێنرێ هەموو بنەماکانی ستانساپسکیوانە کە لەناو شانەوە هاتوو بەڵێ لەبەرەوە ئەکتەرێکی خراپ لەسەر شانۆ بەڕاستی بۆ سینەماش خراپە ئەکتەرێکی باش لەسەر نەیتوانێت بەرجەستەی کارکتەرەکەی بکات تەواو ئیتر
بەرجەستەی کارکتەرکردن لە هەموو جێیەکە یەکە ئەو مەسەن بۆ نمونەوە تا مامۆستا ئالان هادی لێرە دەورە بینێ نواندنێکی جوانی ئەو کارکتەراکە من نمبینیەوە وەکو شانۆ وەکو ئەکتەرێکی ڕقی شانۆ نمبینیەوە خۆ مامۆستای شانۆشە مامۆستای نواندنە وابزانم یانەر مامۆستای شانۆیە یعنی بەڵام نواندنەکەیم پێ جوان بوو ڕووناخانەڵێ ئەڵێ هیچ کارێکی هوەری بێکەم و کورتی نابێت بە گشتی باڵەخانە درامایەکی باش بوو هیوایەک ئەیاد بە کە درامای کوردی بەرەو بژانەوە ئەچێت دەستخۆشی زۆر بۆ کاک دڵشاد هەموو ستاف و ئەکتەرەکان کە زۆر جوان ڕۆڵەکانیان بەرجەستە کرد هەر بژین و چاوەڕێی وەرزی دووەمی بەڵێ با من بێمۆلایی بۆ چوونەکانم نەنا وەخت مامۆستا دڵشادیان تەسەور کەم ڕۆ لەوەی بگاتە 2 ساعات و 3 ساعات دراما وایە گەنگەشەی دراما وایە ئادیابین وابزانام 4 ساعات نەنا هەرچی شتێک تێ ئەم شەو بۆ دراماکەیە بۆ خەڵکە ئەویانەوەیان جیایە نامەلل نییە ئەزانی چەند کەس ئێستا سەیری من و تۆکەن لێرە و لە ئینستاگرام و لە یوتیوب ئەوە نزیکەی 80 کەس ئێستا سەیری من و تۆکەن 80 کەس لە هۆڵێکە لە چی هۆڵێکە لە کۆڕێکە ئێستا 80 کەس کۆ بێتەوە زۆر کەمە وەنیە ئەمە مای خۆشببختیە یعنی ئەو هەموو برادرە ئێستا بە دیارمانەوە ئەو دیمەنی کە چن بۆ داخوازی گەڕانەوەیان کە گەڕانەوە خۆ پیشاندینەکە هەبوو خۆ پیشاندانەکە هەبوو بەڵام دوای ئەوە هیچ باسێک نەکرا لە بینی و دوو خێزانە هیچ باسێک نەکرا کە بڵێن بۆ نەهاتن تەلەفۆنێک نەکرا هیچ شتێکمان نەبینیەوە هەموو تەفەسلانە نەشمەناوی یعنی بینن خۆی بڵێ هاوبەش بێ بۆ معالەجەکردنێمە کەسێک تەمانە ئەو کروکچە قسەکەنەوە یەکتی بەڵە دوایەوە بینیم قسەیان نەکرد دیارە باسییان کردووە بۆچی مە ڕۆژە هاتیوان دەبنەچوە دەنەچوو دەی ڕۆژتر دێمەوە ئەو نێ ڕوون لە زانکۆ یەکتری بین باسیەکان ئەڵێ ئەمجارە بە بریناری بە کوژرایش بێ هەر بڵمە بەڵێ ناوزانکۆ باسەکەنەوە بەڵێ بۆ تەفاس لە وردانە درێژە هەستەکەم درێژکردنەوە گرنگەوەی من ئێستا بۆ چوونێکی خۆمەڵم پارێزەر ئەڵێ ئارێزی پارێزەر ئەڵێ بەم دەستانی خۆمت کوژم طبعاً یەکێک لە بە تاوان حسابکردن هەڕەشەیە هەڕەشە زۆر قورسە اینجا پارێزەرێک چۆن ئەماڵێ کە نامێ ئەوەی کاچێتە بەر دەرگاکەی وا بزانم ماڵێ بەم دەستانی خۆمت کوژم ناڵێ ئەڵێ وام لێمەکە جلی پارێزەری داکەم ئەم حساب بۆش کردو جلی پارێزایی ڕەمز وام لێم کە جلی پارێزەری داکەم و بێم دەم بشکە لەو جێی کە گوایە خومار نیان ڕفانوە ئەوش هەرتیانە ئەچێتە بەر دەرگا لە خوارەوە بە تەلەفۆنەی لێ شتێکە هیچ ناڵێ ئەوە مقابلەکەی ئەڵێ لە چێکاکاری تۆم حامی خەریکە خوێنێکە ڕێژی ئەو پێڵێ ئەسەنا پێڵێ من ئەوە دوای لەو دیمانەیە خۆم دوارێ لەوەی من هەڵەبم زۆر ئاسایی خەریک و خوێنێ باشە کە نامەیەکی پێگەشتووە کە ئەو کچە خومار ڕفێنراوە ئەم چۆن پۆلیسی تاوانەکان ئاگادار ناکاتەوە لەبەرەوەی لەبەرەوەی کچەکە پێڵێ لە ناو سیارەوەش مامعادەجە کردووە ناو سیارەکە پێڵە کاتی خۆی ڕۆژنامەوانەکە ڕزگاریەکە فێڵەکە ئەو دروستەکە بۆی ڕزگاری ڕۆژناوانی ڕفیقی بوو سیرەکە هاتووە مەسەلەن ئەسرانەوێ بیکا بە حای بەرێ ینی بە کوردەکەیان قبولی ئەمە ناکات ئەوەی نامێ بۆ هینە نێرێ بۆ کەسێکە نێرەکە بینێ بۆ ئەرسان بڵێ مار لەوەیە پێ بۆ ئێرە لە ئەخیرە ناو سەرگەزای پێڵە ئەڵێ منەمە باس ناکەم ئەڵێ لە تکانە لای بە ئارز باسیکردنە لای کەس شوێکگەر مۆزوع باسکە بۆ ئارز زۆر خراپە بۆمش بۆ ئێمەش خراپە ئەڵێن باسی ناکەم نەک لە بەروی بترسین بۆ باسی ناکەم بۆی ئارز مەشغوڵ نەکەم بەشان بەڵێ ینی باسی ناکە اینجا با بینە سەر مەسەلەی مۆسیقا و منەوە تێبینیانەی نووسی من مۆسیقام نانانا منەوە بۆ کاک نەورۆز هەڵم طبعا من یەکێک لە
جوانیەکان کە ئەڵێن بە هێدفۆن جۆم گرت هەموو هەستەکانی بە جوانی گەیان کاک نەورۆز و لە جەیەکە گریانی ئیتیا بوو دەنگی ئۆبوای بەکارهێنابوو یعنی منەوەم زۆر پێجوان بوو و ئەو با بڵێن ڕەزمەکان ئەوە نییە ئێماڵێن بەزم و ڕەزم یعنی ئیقاع اینجا کوردیە ڕەزم ئیقاعکە بۆ بەنگلیزیش بۆ بە ڕێدم ئێتر دوای خۆمانەڵێن ڕێتم اینجا هەر ڕزمەکەی کوردی خۆمانە ئەو ڕزمانی کە بەکاری هێنابوو بڵێن تۆنی ئیقاعەکان ترپەکان بە تەواوی لەگەڵ ئەو هەستانەیە ئاڕۆشت و من زۆر بەوردیش جۆمەگرت لە جەیەکە بۆ نمونە لەو جێی کە دایکەکە لەگەڵ کوڕەکەیە شوقەکە بەجێ ئێڵن لەوێ مۆسیقایەک ئیتر ئیقاعێکی سەریع با بڵێن ڕزمێکی پەلە خێرە کە ئەوان سوار سیارەکە بن و ئەڕۆن شەماڵ و کچەکەی ئەگەڕێنەوە مۆسیقا لەوێ ئیتر ئاساییە بێتەوە اینجا ئەو جیانە زۆر بەوردی دەستنیشان کرابوو من دەستخۆشی لەکەم و تۆماری دەنگیش تێر و پڕ بوو هەر پێم خۆش بوو بەس ئەو جێمە بوو کەوتم خومار لەو جێت ئیکۆیەکە بوو لە دەنجە بەس ڕووناکی ئەوە برادران حەزەکەم ئاگایان لەوە بێت کە ڕووناکی پێویستی بەوەیە جارجار ڕەنگش بەکار بێنن چونکە ڕەنگە بێتە هۆکاری با بڵێن گەیاندنی هەستەکان جا لێرە ڕەنگ زۆر هەر نەبوو نەمبینی ئیلا لە یەک دوو جێە پێی بەڵام پێکدا دانرابوو خۆی ڕەنگێکی سەوز بوو لە هەنێ جێیا بینیم چونکە لە ناو چێوەیەکە کاتێک کە ڕووناکی ڕەنگدانێت و کاتێک کە کەرەسەکان دانرێک سووار ئەمانە لەگەڵ ئەکتەرەکانە ئەبنە تابلۆیەک جا لەو تابلۆیە ئەوێ بیبینین ئەمە ئیشی برایانی ڕووناچیە بەداخەوە ئەوە نەبوو سەبارەت بە نواندن بە گشتی نواندنیان جوان بوو نواندنێکی سادە گەیاندنی کارەکتەرەکان لە ئەو خانمە نەسرین خان نواندنێکی جوانی کرد بەگشتی نواندنیان جوان بوو بەس من لە هەر هەمویان وەکو وتم بێسارانم زۆر پێ جوان بوو هەستم کرد کارەکتەرەکەی گۆڕیوە یان ئیتر نازانمان خۆی وایە ئەگەر لە ئیشێکی کەیە خۆی وابێ لەم قسەی ئێستان پەشیمانە بمەوە کاک بێساران بەس نواندنێکی جوان بوو بەگشتی وەکو نواندن جوان بوو وەکو دیۆپیش کامیرە بۆیە ئەو مینەشم وت لە زۆر جێە لێڵ بوو فۆکس با بڵێن وایت بلانس نەکرا بوو یان فۆکسەکە با بڵێن جوان نەخرابووە سەر دیمەنەکان لە زۆر جێیا گرتومە هەر بە وێنەش گرتومە پێم جوان نەبوو بەڵام دیمەن یەک دوو دیمەنتانەیە جوانە ئەوەی کە بێساران و کچەکە لە ناو مەشتەلەکەن بە شەو ئەوە ڕووناکی و شتێکی جوانی تیا بوو ئەوم زۆر پێ جوان بوو و ئەوەی ناو پیکابەکەش لە ناو گوڵ و وینەکانە ئەوەشم زۆر پێ جوان بوو لە جەیەکی کەشا ڕەنگی مۆری بەکار هاتبوو ئەوە مەسلەی چەکەرەکردنی خۆشەویستی ئەو ڕەنگە مۆرەش زۆر جوان بوو دەستان خۆش بێت ینی ئەوانە شتی جوان بوون بەڵام ئەو خەلەلانەشم وت ئیتر بەو هیوایی دڵگران نەبن لەوانەی کەوتم بەڵام ئەو نییە جوانەکانیشتان پێڵم با بزانم کاک پشکۆ ئەڵێ چی کاک پشکۆ مەحەمەد ئەڵێ من پرسیارێکمەیە کاک دڵشاد دوای هەواڵ پرسین تا چەند متمانە هەیە کە بەشی دووەم ئەنجام بدرێت و کورسات پاڵپشتی بێت یان هەر کەناڵێکی کە هاوکاری بێت ئەنجامی ئەدات ئێمە وەکوم بەشی دۆمان وەرزی دۆمان ئامادەی وەکسیناوی ئێمە چاوەڕێن کە ئەگەر کورسات یا هەر کەناڵێکتە یا دەرەوەی کەناڵەکان بڕیار بدا جەمان بدابین کە ئێمە دەست پێکەین بەڵام ئێمە چاوەڕان بین وەرزی یەکەم بڕوە بۆ کەمون دنیا کە وەرزەکە ڕوە ئەو تەلەڤیزیۆنە پێی باشە دراماکە قبولکرا و لای خەڵک پێی باشە درێژەی پێبات ئێمە وەرزی دووەمشمان دۆم و سێمشم حاضرم بە سیناریۆ جا هیوادارم بێهیوا نەبین بیکەین بۆ هیوایە دەستان خۆش بێ کاک پەیوەن بزانم ئەڵێ چی ئەڵێ پەیامەکەی من و خۆی نەگەیشت بەداخەوە چونکە نووسین ڕوحیتیانە لە لایڤی داهاتوو خۆم و خۆت لەسەر شتگەلێ زۆر ئەدوێن کاک سەرکەوتیان من هەر لە خزمەتام کاک پەیوەنجان تۆ هاوڕێ ئازیزی منیت ئازیزان
لای منەوە پرسیارەکان و بۆچوونەکانم تەواو ئیتر ئەگەر هەر بە ڕێزێک پرسیار و بۆچوونێکی هەیە ئەتوانێت لێرە بیخاتە ڕوو لە خزمەتان با سەیرێکی ئینستاگرامشکەم بزانم برادران هیچیاندا ناوە لای ئەوانش نایبینم بزانم لە یوتوبیش هیچ شتێک نییە ئەوە ئێستا تەواو بینێ ئازیزان لە کۆتاییە من خۆشحاڵم کە هەموو پێکەوە لەم وانە بە پێزە توانیمان گەنگەشەی ئەم دراما بە پێزە بکەین درامایەکی بە پێز و زەرور لەم کاتەیە زۆر پێویستە کە ئێمە دەست بۆ ئەو درامایانە بەرین یان دەست بۆ ئەو کێشانە بەرین بۆ ئەوەی لایەنەکان بەسە ئیتر ڕێگری بکەن لە دەستکاریکردنی سەرۆت و سامانی ئەم وڵاتە باڵەخانە هێمایەکە بۆ سەرۆت و سامانی ئەم وڵاتە کە مڵکی هەمووانە نەک مڵکی تاکە کەس و دەوڵەمەنەکان ئازیزان زۆر سوپاسی هەر هەمووتانەکەم مامۆستا دڵشادجان زۆر سوپاسی بەڕێستانەکەم ئەگەر بۆ چوونێ شتێک شتەیە لە خزمەتان زۆر سوپاس من دڵنیابن ئەو شتانی کە لەسەر درامەکە ئەنووسێت زۆر سوودی لێبینم تەنان کۆمنتێکی سوودی لێبینم ڕایەکی سوودی لێبینم ڕاهە سوودی بچکەم بە بڕای من هونەر ئەزمون ئێمە ئەزمونەکەین دەستان خۆش بێ هاوڕێیان زۆر سوپاسی هەر هەمووتانەکەم دەستی هەموو لایە خۆش بێ لە کۆتاییە شەوێکی خۆش و چاوەڕێ بن بۆ گەنگەشەی دراماکانی